هاوڕێیانم دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆڕی سیستەمی تەندروستی نێودەوڵەتی هەروەها دکتۆرە خەدیجە ڕەشید پسپۆڕ لە نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون لە بریتانیا لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵتان دەبین لەبارەی قەیرانی سیستەمی تەندروستی و دروستبوونی بە دوای خۆیان تۆڕی پاراستنی تەندروستی گشتی گفتوگۆ دەکەین. وەک دەبینین ساڵێک بەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چینەوە تێپەڕ دەکا هاوکات لەگەڵ لە هەرێمی کوردستانیش هەر لە سەرەتای یان لە ناو مانگی ئازاردا پڕی و هەرێمی کوردستانیش بە دواتر بۆ ماوەیەکی کەم ڤایرۆسەکە تەشەنی سند بە تەواوی هەرێمی کوردستان کە تا بە ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە نزیک بە 100,000 کەس یان زیاتر لە 95,000 کەس تووشی ڤایرۆسەکە بوونە و بەلەو ژمارەیە زیاتر لە 3,000 کەس گیانیان لەدەستەوە. لەم بەرنامەیە لەبارەی بنەماکانی قەیرانی تەندروستی لە هەرێم و کاریگەری ئەم قەیرانە لەسەر ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا هاوکات لەبارەی هۆکاری بەرزبوونەوەی توشبووان و ژمارەی مردوانی کۆرۆنا بۆ کاریگەری خەسخەسەکردن بە تایبەتکردنی کەرتی گشتی تەندروستی دوازە ڕۆڵی تۆڕی پاراستنی کەرتی تەندروستی و هۆکاری دروستبوونی بە نەخشە ڕێگای ئەم تۆڕە بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا و بەم دوایەش بۆ چۆنێتی پاراستنی خەڵکی کوردستان و دابشکردنی ڤایرۆسەکە مبادرەی خۆیان ناردووە مەبەستن لە ئەنتی ڤایرۆس. لە ڕاستیە وەک دەبینن لە کاتێکە سیستەمی تەندروستی جیهانی و بەشێک لە سیستەمی سیاسی و ئابووری سەرمایه‌داری ڕوبەڕووی کورتێنانێکی تەواو هاتووە لە بەرامبەر مامەڵەکردن لەگەڵ پەتای ڤایرۆسی کۆرۆنا. لەکەوتەکانی ئەم کورتێنانە ئەگەر بە وڵاتانی پێشکەوتوو لە ئاستێک بێت یعنی بۆ سەر گیان و سەلامەتی هاوڵاتیانەوە بۆ وڵاتانی دواکەوتوو زانە گیانیەکانی لە ئاستێکی زۆر زیاتر و بۆ ئاسایشی تەندروستی گشتی ڕاستەخۆ ڕوبەڕووی مەترسی گەورە دەکاتەوە. طبعا پێش هاتنی پەتای کۆرۆناش لە هەرێمی کوردستان ئێمە شاید حاڵی ئەوەین کە سیستەمی تەندروستی لە قەیرانێکی گەورەدا بوو. لەم سیستەمەدا کە ئەمە زیاتر پسپۆڕەکەی دکتۆر گۆرانە نەخۆش پێگەی نەخۆش مووقعی نەخۆش وەک کەیس وەرگیراوە نەک مرۆڤێکی ساغ واتە مامەڵەکردن لەگەڵ ئەنجام نەکهۆ بەمانایشتر دەتوانین لەم سیستەمەدا هیچ بەناعەیەک و سیاسەتێک نبینی بۆی ڕێگری بکات نەخۆشکەوتنمان بەڵکو دوای نەخۆشکەوتنمان دەبین بە کەیسی ئەم سیستەمە. سیاسەتی تەندروستی لە ڕاستیدا دەبێت بۆ پاراستنی تەندروستیمان بێت لە نەخۆشی نەک دوای نەخۆشکەوتن بمان کات بە کڕیاری دا و دەرمانی بازرگانانی پێساغ بکەینەوە. بەرزبوونەوەی نەخۆشیەکانی ڕێژەی نەخۆشیەکانی شەکرە و دڵ و ژێرپەنجە و چەندین نەخۆشی تر بە تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستان دەبینین هاوکات ئەوەی پێدەوتێ مافی نەخۆش بەرزبوونەوەی مردن بەوەی دابین نەکردن و خراپی چارەسەریەکانی تەندروستی و پڕبوونی بازار لە دەرمانی خاساغ و بازرگانی پێوەکردنی و دابەزێنی ئەوەی پێدەوتێ چۆنیەتی و چەندایەتی خزمەتگوزاری تەندروستی و بە تەسلیمکردنی بە بازرگانانی بواری تەندروستی لە کەرتی تایبەت خۆی لە ڕاستی ئەم کەرتە پێیان بڵێن کەرتی تایبەتی احتیکار کراو ئەمە دەزانین چی ئەم کەرتانەی احتیکار کردووە چێنەوانی لە ناو بازاڕی دا و دەرمان و بازرگانی بە تەندروستیەوەن. بێگومان هەموو ئەمانە ئەوەی پێدەوترێ لێکەوتەکانی کاریگەری لەسەر دابەزینی ناوەندی تەمەن دەکات. تەمان بەشێک لە لێکۆڵینەوەکان باز لەوە دەکەن کە ناوەندی تەمەن لە هەشتاکان لە عێراق زۆر زیاتر بۆ بۆی ئێستا دەبینن. و بەشێک لە لێکەوتەکانی ئەم قەیرانە کە درێژکاوی قەیرانی لە ڕاستیە قەیرانی مۆدلی حکومڕانیە ئەم قەیرانە بە دیدی من هاوڕان من یعنی ناتوانین دای ببڕین لە قەیرانی مۆدلی دەسەڵاتداریە لە هەرێمی کوردستان لە ئاستی باڵێن لە ئاستی ڕۆئیایە کە باسمان لە مووقعی نەخۆش کرد و لە چ ئاستی کارجێڕەیە کە بە درێژایی لە بەرنامەکە دەتوانین باسی بکەین. کاریگەری ئەم قەیرانە لەسەر بەرزبوونەوەی پەتای کۆرۆنا بەڕوونی ئێمە دەبینین لەسەر ڕێژەی مردووان و هەروەها توشبوانی و لەلایەکتر بەرپرسیارەتەکانی حکوومەت کە ئێوەش لە تۆڕەکە ڕاتان گەیاندتر لە نەخشە ڕێگاکە باز لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و جڤاتی حکوومەت دەکەن لەوەها دۆخێکە. پێم خۆشە زیاتر لەمبارەیەوە دکتۆر بێمەلایی ئێوە دکتۆران گۆران یان خەدیجە تێگەیشتنیەوە لەمبارەیەوە وەرگرێم یعنی لە تەوەری یەکەم لە ئێستا بمێننەوە. ئێمە دەتوانین ئەوەی لە هەرێمی کوردستان ناودەنێ کە من ناومێنا قەیران لە ڕاستی لە سیستەمی تەندروستیەوە تێکەڵچێژ بە قەیرانی دەسەڵاتداری دەتوانین لە هەرێمی کوردستان
ئەوەی دەگوزارێنایی لە بنەر قەیرانی تەندروستی. زۆر سپاس ئاڕێجان، دەست خۆش بێ بۆ پێشکیە بەڕاستی زۆر بە جوانی دۆخەکە چی کردەوە. من بە تەواوەتی ئەمەوێ لەسەر خاڵێکیان ڕابوەستم کە ئەوەش قەیرانی تەندروستی، قەیرانی سیستەمی تەندروستی لە کوردستانە پێشوە لە هەر سیستەمێکی تەندروستی لە جیهانە بەڕاستی درێژکراوەی ئەو هاوکێشە سیاسیانن کە لەو کۆمەلگایە بەرجەستەیە، نەک تەنها هاوکێشە سیاسیەکان، هاوکێشەی کۆمەڵایەتی، هاوکێشەی ئابووری. یعنی سیستەمی تەندروستی ناتوانین دابڕین لە ئەو سیاقی کە لە کۆمەلگاکە ئەگوزارێت، سیاقی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و مێژوویی. ئەمە ئەبێ بەڕاستی لە خەیاڵمانە بێ. بەداخەوە دەسەڵاتدارانی تەندروستی، دەسەڵاتدارانی سیاسی لە وڵاتێکی وەک وڵاتەکەی ئێمەیە دائما ئەیانەوێت کێشە تەندروستیەکان بچووک بکەنەوە، اختیزاری بکەن لە کۆمەڵێک هاوکێشی پزیشکی، واتە ئەیکەنە کێشەی دەرمان و کێشەی پاراسیتۆڵ و کێشەی نەشتەرگریوانە. بەڵێ ئەوانە گرنگن، بەڵام بۆ لە بیرخستنەوەی کێشە سەرەکیەکانی لە هاوڵاتیان ئەو کێشانەی کە پەیوەندیان بە هاوکێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و نایەکسانی و نادەرپەروەری هەیە، ئەوانە لە بیر خەڵک ئەبرێنەوە بۆ ئەوەی بەردەوامی بۆ دۆخە بدرێت. جا ئەوەی کە جەنابەت باسی کرد لە کوردستان ئاگوزارێ بە تەواوەتی وایە ئەم دۆخەی ئێستا لەدایکبووی ئێستا نیە، لەدایکبووی قەیرانی کۆرۆنا نیە. مە بۆ مای 30 ساڵە هەڕەشە لە سیستەمی تەندروستی، هەڕەشە لە تەندروستی خەڵکی کوردستان ئەکرێت و دەسەڵاتی سیاسی بە تایبەتی دەسەڵاتی پارتی و یەکێتی بە بەرنامە ئیشیان بۆ ئەوە کردووە کە خزمەتی تەندروستی، سیستەمی تەندروستی بە تایبەت بکرێت و نەخۆش کەوتنی خەڵک بکرێت بە بوارێک بۆ قازانجی دارایی. یعنی ئێمە ببینە ڕادەی انحطاط، ئەوکە بە عەرەبی بیڵێن ڕادەی انحطاطی مۆراڵی ئەخلاقی دەستەبژێری سیاسی لە کوردستانە گەشتوتە چی ئاستێک کە تەنانەت نەخۆشکەوتنی مناڵێک، نەخۆشکردنی بە ساڵاتچوویەکیش ئەکاتە بابەتێک بۆ قازانجی دارایی. ئەمانە دەستیان لە دەست بۆ بازرگانیکردن یان قاچاقچێتیکردنی نەوت، قاچاقچێتیکردنی دەرمان، قاچاقچێتیکردنی تەنانەت بەڕاستی مادەی هۆشبەریش بردووە. بەڵام لە پاڵ ئەوانەشە دێن قاچاقچێتی و بازرگانی بە نەخۆشکەوتنی مناڵی نابەکام و بە ساڵاتچوو ئەوانە و ژنانی دووجانەوەکەن. و ئەمەش وای کردووە کە تەنانەت لە نەبوونی هەڕەشەیەکی وەکو کۆرۆناش سیستەمی تەندروستی لە کوردستانە بەردەوامی لەژێر هەڕەشەیە بێ. ئێمە توانین بە سەعات باسی ئەم کێشانە بکەین، بەڵام ئەمەوێ بوار بە هاوڕێی خۆشەویستم دکتۆرە خەدیجەش بم بۆی باسی ئەوە بکات کە بۆچی لەم قەیرانەیە لە هەناوی ئەم قەیرانەیە تۆڕێکی وەکو تۆڕی تەندروستی پاراستنی تەندروستی گشتی لەدایکە بێت. دەست خۆش دکتۆر. سپاس بۆ گرنگی داندان بەم بابەتە. من حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە بڵێم تۆڕی پاراستنی تەندروستی چییە، چۆن دروست بووە. بێگومان تۆڕی تەندروستی، پاراستنی تەندروستی لە پیجی فەیسبووکەکەیە نووسراوە کێن و ئامانجیان چییە، بەڵام لێرە حەزەکەم بۆ بینەرانی کەناڵەکەتان واضح بکەمەوە کە بریتین لە تەندروستکاران، ئەوانیش دکتۆر و بڵێن سەیدەلانی پەرستیار و هەموو کەسانێک کەی پەیوەستن بە هێڵسەوە لەگەڵ کۆمەڵێک بڵێن چالەکەوانی مەدەنی، لەگەڵ نووسەر و هەندێک کەس، ئەو کەسانەی کە خەمخۆری خەڵکی کوردستانن، ئەو کەسانەی کە ئاگایان چی لە لە کوردستانە و بە ئومێدی ئەوەی کە یارمەتی خەڵق بن. حەزەکەم تاکید لەسەرەوە بکەمەوە کە ئەم تۆڕە هیچ سێبەری هیچ حزب و پارتێک نییە و دەستەی بڵێن بۆردی تەندروست ئەم تۆڕە ستراکچەرەکەی بەو شێوەیە کە ئاسۆییە، یعنی بڵێن سەرکردە و بنکردەمان نییە. هەموو کەسێک ئەو ماپەی هەیە کە اقتراحاتی خۆی بکە کە چۆن ئێمە پەرە بەم تۆڕە بین کە بکەوێتە قازانج و خزمەتی خەڵقەوە. ئامانجی ئەم تۆڕە بەڕاستی لە پێشە زۆر پرس و ئەبێت چی بکەین، هەرچەند سەیری تۆڕی سەیری سیستەمی بەڕێوەبردن ئەوەی بەڕاستی لە زەلکاوێکایە. من ئەڵێم بە زۆر هەناتایە لەکوێوە دەست پێ بکەین، زۆر قورسە، یعنی کارێکی ئاسان نییە، بەڵام بەڕای من هەر شتێک بکەین کەم تا زۆر هەرەکەوێتە قازانجی خەڵقەوە.
بەلای منەوە قەیرانی تەندروستی یوافەکەن بەوەی دکتۆر گۆران وتی کە زۆر لەگەڵ یا کۆکم ئەوەیە تەندروستی هەموو کێشەکان ئەکەوێتە سەبەبەکەی قەیرانی داراییە. لای من لە ئەم قەیرانی داراییە بەس لە چارچێوەی قەیرانی دارایی کوردستان نایبینم. کوردستان بەشێکە لە قەیرانی دارایی عالەم کەواتە هەموو جیهان لە قەیرانێکی یا سەرمایەداری لە قەیرانێکی تەواوایە. بێگومان ئەم قەیرانە من ئەڵێم قەیرانی خەڵق نییە بە هەندەی قەیرانی دەوڵەمەند و سەرمایەدار نییە بەقەدەر ئەوەی قەیرانی خەڵقی هەژارە. بۆ نمونە سەیرەکەی لەم لێکەوتەکانی ئەم قەیرانە لێرە بۆسین مەبەست لەوە بوو کە ئەم قەیرانە باڵێن کە باز لەوە دەکەی قەیرانێکی لۆکاڵی نییە و قەیرانێکی جیهانیە و بێگومان ئەوە بە پێوەری ئاسی گەشەسەندنی هەر وڵاتێک جیاوازە، یعنی لە وڵاتێکی ینی لە وڵاتانی ئەوروپا هەندێک لە خەدەمات و هەندێک لە کردو ئێستا باسەکرێت جارە شخصە لەسەر گەڕانەوەی کردی گشتی ڕۆلی حکومەت دەکرێت دوای دەچینە سەرەوە. بەڵام دەمەوێت بڵم دکتۆرە ئێمە ئێستا بە پێی هەندێک لە داتا و ئەمەڕ ئەگە بۆ دکتۆر گۆرانیش یعنی پسپۆڕی ئێوەیە قسە لەبار بکەن هەندێک لە داتا لە ڕاستی لەم ساڵانە هەندێک لە نەخۆشیەکان لە کوردستان کۆمەڵێک نەخۆشی ئەوەی پێدەوتێ نەخۆشی با بڵێن ژێر پەنجە و شەکرە و دڵ و کۆمەڵی بابەتی لە ڕاستی بە شێوازێکی زۆر بەرفراوان بەرز بۆتەوە بەداخەوە تا بە ئێستا داتای دروستیش ساڵانە نادرێتنەوە. خۆتان دەزان هەرێمی کوردستان لە بواری داتا بە چ دۆخێکی تاریکیە دەڕواەوەی پێدەوترێ مافی بەدەستێنانی زانیاری ئەمانە بەباشی نادرێتە لە ڕاستیە خەڵکیشی لەسەر بکە. بەڵام هەر بۆ پێوەری ئێستا لە ناو چین و توێژەکان ئێمە لە ناو خوزم و عائیلە و کەسوکارەوە دەیبینی و لە نەخۆشخانەکان لە ڕاستی ئەمە زۆر بەرز بۆتەوە. تەنانەت هەندێک با بڵێن داتا هەیە باز لە دابەزینی ڕێژەی تەمەنەکەن ئەمە یعنی دابەزینی ڕێژەی تەمەن یان نەخۆشکەوتنی خەڵک هەندێک جار وا تەسەوڕێکی ئەمە پەیوەندی بە قەدەرەوەیە، یعنی ئینسان هەر دەبێت نەخۆش بکەوێت. ئەوەی کە دکتۆر گۆران وتی ئەمە چۆن دەتوانین ببەستینەوە بە سیستەمی سیاسی، ئەمە چۆن دەتوانین ببەستینەوە بە حکومڕانان. ئایا ئەم دۆخی قەیرانی تەندروستیە قەدەر بوو یان ئەمە چەند ڕەبتی بە دەسەڵاتی سیاسیەوە یان ئێمە دەمەتوانی دەستکاری بکەین دەمەوێت زیاتر لەم بارەوە تێگەیشتن بدەین. حەزەکەم جاریەکی ئەو کورتی ئەو سوالەی تۆ بکەم کە سوالێکی زۆر بەجێیە. بەڵێ ئەم قەیرانە من تەسەوڕ ناکەم دروستکراو نەبێ. قەیرانێکە بەدەست کۆمپانیا و سەرمایەداران دروستیان کردووە بە دلیلی ئەوەی ئەگەر سیر بکەی کەرتی تایبەتی هەر زۆر گەشت ناڵم گەکەی کردەوە نەما زۆر خەستەخانە دروست کراوە. ئەمە لێرەیە ئەوە پێ ئەڵەیەکەوە ئەمە لەسەر حساب و قازانجی کەرتی گشتیە. بێگومان ڕاستە من بەڕای من سیستەمی تەندروستی لە عێراقا حتا لە زمانی لە سەردەمی ڕابردووشە هەر ئەوە نەبووە بڵێین چونکە هەڕەمەکی بووە هەموو سیستەمێکی هەڕەمەکی لای منەوە قۆرەخە کرێلەوانەی لەسەرەوە. بەڵام بە هەر حاڵ ئێستا خراپترە لەوەی وەکو جەنابە دەفەرموین لەمەسەن لە جارانە ئەم جۆرە نەخۆشیانە و ئەم تا ڕادەیەکی بڵێین هەتا وەکو هینێکی بەدیهی سیستەمێک هەبوو لە ئارایە. بەڵام ئەمڕۆ بە پیلان و بە خوتە و بە زیرەکانە ڕۆخێنراوە. خەستەخانە گشتیەکان هەموو پوچەڵ کراوەتەوە، خاڵی کراوەتەوە لە تەندروستکاران، خاڵی کراوەتەوە لە کەلوپەلی پێویست و هەمووی چۆتە خزمەتی کەرتی تایبەت. من مەبەستم ئەوەیە کاڵێم قەیرانێکی جیهانیە و نەبێت تەبریر بێ بۆەوەی بڵێن ئەوەی لە کوردستانە ئەگوجێ قەیچێکە بە ئەوەی بۆکۆوە بێ. من چونکە لە بەریتانیا ئەژیم ئەگەر مقارنەی سیستەمی تەندروستی ئێرە و کوردستان بکەم بەجددی وەرشی مقارنە نییە. هیچ نەبێ لێرە کەسێکی هەژار کەمترین خزمەتی ئەکرێت، کەمترین ناڵێن ئۆپتیمەڵە زۆر چاکە ئەکرێن سام طموحاتی لەوە باشتری هەبێ، بەڵام هیچ مقارنەیەک نییە. کوردستان بەڕاستی لە هەر کێوەکەوە سەیری ئەەکەی وێرانە. بەسەرەن شێوەی بڕێوەبردننی هەمووی قۆرەخ کراوە لەلایەن حزب و پارتەکانەوە. بەڕای من سیستەمەکە ناتوانانی بگۆڕی ئەگەر ئەم عمەر بکەی بە زەید و ئەم سەرکردەیە بکەی بەوی تر و ئەم وەزیری سەحەیە بکەیت بەوی تر. شاکردنی ئەم سیستەمە شۆڕشیەکە، شۆڕش خۆی لە خۆیان مەراحلی زۆری ئەوە.
هەمیشە لە گراسروت لە ژێرەوە بۆ سەرەوە دەست پێەکەی. من لێرە مەجاڵێن بە دکتۆر گۆرانڵێکی زۆر گرنگت وروژان بابەتی ئەوەی کە فۆکسی ئێمە لە ڕاستیە لەسەر گۆڕینی فیگەرەکانی ناو دەسەڵات نەبێ کاندێزا لە ڕاستی زۆر جار بە گۆڕینی فیگەرەکان وێنەیەکی وا دەدەنە خەڵکە گۆڕان هەیە گۆڕان لە کۆمەلگایە گۆڕان لە ژیانی خەڵکگادا ئەوەی جەنابەت دوتر خاڵێکی زۆر گرنگە کە فۆکسی ئێمە دەبێت لە جێگای فیگەرەکان و گۆڕینی سیستەم و ئایدیای بەڕێوەبردن بێ خاڵێکی گرنگت باسکە لەسەر مەسەلەی لێکەوتەکانی خەسخەسەکردن من مداخلەیەکی کورد دەکەم دوای پرسیارێکم بۆ دکتۆر گۆران نەبێ کە بۆچی لە بەشێک لە وڵاتان خەسخەسەکردنی کەرتی گشتی بە هەستیاریەوە مامەڵی لەگەر دەکرێت دوای دەمەوێت لەگە دکتۆر گۆران بە تایبەتی ئەو یعنی پسپۆڕەکەی لە سیستەمی تەندروستی نێودەوڵەتیە زیاتر لەم بارەیە قسە بکەم من پێشەوە قسەیەکەکەم لەبارەی ئەوەی پێی دەوترێت بنەماکانی مافە سەرێتایەکانی مرۆڤ و ڕێککەوتنامە جیهانیەکان و تەنانەت دەستوری عێراقیش یعنی لەسەر دەوڵەتی فەرض کردووە کە تەندروستی گشتی بپارێزی بە خزمەت گوزاری سەرەتایی و بنەڕەتیەکان بۆ وڵاتیان دابین بکات بە خۆڕایی یان باوەی پێ دەوترێت بە نرخێکی ڕەمزی هاوکات لەژێر ڕۆشنایی ئەوەی کە سەلامەتی تەندروستی مرۆڤ بەرپرسیارەتێکی گشتی و مۆڕاڵی و مرۆیە تۆ ناکرێت یعنی ناکوت فرامۆش بکرێت وەکو کاڵایەک مامەڵەی لەگەڵدا بکرێت ئەوەی دکتۆرە خەدیجە باسی کرد بابەتی خەسخەسەکردن بە تایبەتکردنی کەرتی گشتی تەندروستی بۆ کەرتی تایبەت تەوان بنەمادە لە ڕاستی بە پێچوانی ئەم بەهانەیە وە گواستنەوەی پێگەی مرۆڤەوە کاڵایەک و بازرگانی پێوەکردنی لێرەدا بەرپرسیارەتی گشتی و ڕۆڵی دەوڵەت لە ژیانی جڤاچی و دابینکردنی خزمەتگوزارە سەرەتایەکانی تەندروستی نامێنێ کە لە جەوهەردا تەسلیمکردنی سەلامەتی گیانی ئێمەیە یعنی دەتوانین وا تەماشای بکەین بەوانەی کە بە بازرگانانی بواری تەندروستی کە پێوەری لای ئەوان ئەوەی دکتۆر گۆران وتی کەڵەکەکردنی زیاتری سامانە سامانی سەلامەتی تەندروستی لێرەدا بەپی ئەم منطقە ئەوەی لە سیستەمی تەندروستی ئەوانایە نەخۆشکەوتنی زیاتری خەڵکێک یەکسانە بە قازاندێکی زیاتر تەمان هەموو ئەوانەی لە هەرمی کوردستان دەگوزارێ ئەمە لە کاتێکە کە لە هەرمی کوردستان یعنی هیچ بیمەیەکی تەندروستی بۆ وڵاتیان دابین نەکراوە وەکو سەرەتایی تری مافی مرۆڤ تەمان ژینگەر دروست کراوە بە مانایەکتر ئەوەی پارەی هەبێت تەندروستی دەبێت بە پارێزراو دەبێت ئەوەی نەیبێت بە نەتیجە لە مەترسیدا دەبێت تەمان چرۆکی ئەم هاوڵاتیانە کەمین کە بەهۆی نەخۆشکەوتن و نەبوونی بیمەی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی گشتی بە ناچاری دەستیان کردووە بۆ فرشتنی خان و ماڵ و پێداویستە سەرەتایەکانی ژیانیان یان کۆمەک بۆ کۆکردنەوەیان من پێم وایە یعنی ئەم دۆخە و ئێستا کاریگەریەکانی لە تەواوی کۆمەلگا زۆر بەڕوونی دەبیندرێ بەداخەوە ئەوەی پێی دەوترێ مافی نەخۆش بە چوارچێوەیە کە بێ بۆی نەخۆش بپارێزێ ئەم دۆخە یان بە جۆرێکی ڕای گشتی لەسەر دروستکە ئەوە نابینی لێرەدا دکتۆر گۆران دەمێت لێرە لە ڕاستیە تێگەیشتنی تۆم زۆر لاگرینگە سپۆڕەکەی جەناب لە بواری تەندروستی نێودەوڵەتیە تەندروستی گشتی ئێمە دەتوانین ئەم دۆخی هەرێمی کوردستان چی ناوبرین بۆ نمونە ئەگەر خەسخەسە لە هەندێک لە وڵاتانی سەرمایه‌داری هەبێ بەڵام نەپاڵەوە جۆرێک لە بیمەکردن دەبیندرێ هەندێک بنەما هەیە خزمەتگوزاری هەیە ئەم دۆخی هەرێمی کوردستان کاتێک تەسلیمی کەرتی تایبەت دەکرێتەوە دەزانین کەرتی تایبەتی چێیە لە ناو دوو کەوانە لە ڕاستیە چکان دێزار ئێمە باز نیولبرالیزم دەکەین لە کوردستانە بازاڕی ئازاد لە ڕاستیە هەڵەیە بازاڕی ئازاد لە کوردستانە نییە بازاڕێکی احتیکارەیە فەرموو کات بۆ جەناب سپاس بەڕاستیەوە من خاڵێکی زۆر گرنگم بەداخەوە لە کوردستانە هاوڕێی دیوە ئەو دۆخی لە کوردستانە نەکردن هەر لە سیستەمی تەندروستی بەڵکو تەواوی سیستەمە خزمەتگوزارێکە وڵاتەکانی تر لە خوێندن لە تۆڕی باراستنی کۆمەڵایەتی لەوانی دیکە ئەم دۆخی کە لە کوردستانە دۆخێکە کە لە سەدەی 19 و تەنانەت لە سەدەی 18 ئەوروپا ڕووی داوە و مرۆڤایەتی سوودی لەو هەموو ئەزمونە ناخۆشە بینی کە لە سەدەکانی ڕابردووە لە سەدەی 18 و لە سەدەی 19 لە ئەوروپایە کە خەڵکی دۆخێکیە بوو وای کرد کە دەیان نەخۆشی بڵاو بێتەوە نەخۆشی تاعون بڵاو بێتەوە نەخۆشی دوای ئەوە ئینفلۆنزای ئیسپانی بڵاو بێتەوە بە ملیۆنها خەڵک کوژێ مرۆڤایەتی توانی سوود لەو ئەزمونانە وەربگرێەوە تێگەیشت لەوەی کە کەرتی تایبەت
و باڵا دەستکردنی قازانجی دارایی و ئابووری لەناو کۆمەڵێک بابەتی وەکو خزمەتگوزاری تەندروستی یان خزمەتگوزاری خوێندن و ئەوانە پەشە لەهێنێت سوودێکی نییە لە کارەسات زیاتر هیچوان بۆ ناخۆڵێنێت و ئەمە تەنها بەڕاستی لەسەر ئاستی ناوچەکەی ئەمە نییە لەسەر ئاستی جیهانە لە بەداخەوە لە دوای کۆتایی جەنگی جیهانی دووەمەوە تێگەیشتنێکی زۆر باش لەم بابەتە هاتە ئاراوە و لە زۆرێک لە وڵاتان بەتایبەتی لە وڵاتی بریتانیا کە جنابی دکتۆرە خەدیجە لێرە ئاژین NHS سیستەمی تەندروستی بریتانیا لە 1948 دا ئەمەژێت دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم و وەرگرتنیەک بوو لە ئەزمونە سەقەت و خراپ و دواکەوت و زەرمەندانەی کە سەرمایەداری جیهانی بۆ بوارەکانی تەندروستی و خوێندن دروستی کرد و بۆیە پارتی کرێکاران لە وڵاتی بریتانیا بیری لەوە کردەوە کە سیستەمی تەندروستی سیستەمی خوێندن ئەبێ بەدەربێت لە قازانجی دارایی و لە قازانجی ئابووری و بەدەربێت لە هاوکێشە بازرگانەکان و هاوکێشە سەرمایەدارەکان بەڵام بەداخەوە لە هەشتاکانەوە لە ساڵی 1970 بە دیاریکراوی و لە هاتنە سەر حکمی مارگرێت تاچەر لە بریتانیا و ڕۆناڵد ریگن لە بریتانیا لە ئەمریکا تەوژمی کۆنزەرڤاتیزم تەوژمی ئەوەی کە پێ ئەوترێ هایپەر کاپیتالیزم واتە کاپیتالیزمی ئەو کاپیتالیزمەی کە لە سیرۆیدی دراوەتێ و بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە کەوێتە گیانی خەڵک لە بەتابەتی لە 1970کانە و دواتر دوای ڕوخانەیەکێتی سۆڤێت و ئەوەی کە پێی دەوتێ پەشەلی ئەزمموی کۆمونیزم دۆخێکی زۆر خراپ لە جیهانە دروستە بێت و بەشێک لە وڵاتانەی کە لە کۆلۆنیالیزم ڕزگاریانە بێ بە هاوکاری ئەمریکا پەنا دەبنە بەر بازرگانیکردن و بە تایبەتکردنی کردەکانی خوێندن و کردەکانی تەندروستی بەڵام خۆشبەختانە ئابینین لە زۆرێک لە وڵاتەکان وەکو جەنابەت باست کرد تەنانەت سەرباری ئەوەی کە بە تایبەتکردن ئەکرێ بەڵام جۆرێک لە پاراستنی کۆمەڵایەتی لە ئارادایە کە کاردانەوەکانی یان ئاکامە خراپەکانی بە بازرگانیکردن و بە تایبەتکردنی کردنی تەندروستی کەمەکاتەوە ئێمە تەنانەت ڕێکخراوێکی وەکو بانکی نێودەوڵەتی ڕێکخراوی سندوقی نقدی نێودەوڵەتی کە ئەمانە کە نوێنەری بازرگانی نوێنەری سەرمایەداری نێودەوڵەتین تەنانەت ئەم ڕێکخراوانەش گەشتونەتە ئەو قەناعەتەی کە ناکرێت لە بوارێکی وەکو تەندروستی بەتەواوەتی بازرگانی بکرێت بەتەواوەتی بدرێتە کەرتی تایبەت تەنها هەوکارەکەشەوە نییە هەوکارێکی مرۆڤانە نییە بەڕاستی ئەم جۆرە ئێمە زانین سیاسەتەکانی بانکی نێودەوڵەتی و سیاسەتەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی چۆنن بەڵام بەڕاستی شێوازی بکردنەوەی ئەم ڕێکخراوانە بەو شێوازەیە ئەگەر تۆ لە وڵاتێکا بیت خەڵکەکەی ناتەندروست بێت خەڵکەکەی هەرچی پارەی هەیە بیداتە نەشتەرگەری و بیداتە دەرمان ناتوانێت ئەو پارەیە بخاتە ناو ئابووری وڵاتێکەوە ینی قدرەی شیرایی کەمە بێتەوە ناتوانێت لە بازاڕە پارەکەی خرجکە و لە بەرامبەر کەسێکی تەندروستی لە دەرناوێت کە بتوانێت هێزی کاری کاریگەر و چالاکی هەبێت جا بۆیە بەڕاستی ڕێکخراوەکانی وەکو بانکی نێودەوڵەتی و سندوقی نقدی دەوڵەتیش گەشتونەتە ئەو قەناعەتەی کە لە وڵاتێکە تەنانەت ئەگەر وڵاتێکی سەرمایەداریش بێ کە وڵاتێکە کەرتی بازاری ئازاد بێت ئەبێت سیستەمێکی تەندروستی هەبێت کە سیستەمێک بێت لانی کەمی پاراستنی دارایی تیا بێت بیمەی تەندروستی هەبێت یان بەلای کەمەوە حکوومەت بتوانێت زیاترین هاوکاری بە خەڵک پێشکەشکە بۆ ئەوەی خەڵک هەموو پارەی لە نەشتەرگەری یان لە دەرمانە خەرج نەکا و پارەیەکی بۆ بنێتەوە لە ئابووری وڵاتەکە خەرج بکات. زۆر باشە دکتۆرە خەدیجە ئەوەی کە دکتۆر گۆران وتی لە کاتێکە یعنی لە هەرێمی کوردستانە تەنانەت ئێستا بە پێی هەندێ ینی لە دوای با بڵێن بابەتی هاتنی کۆرۆنا لە دوای ئەم ساڵە ئێستا لە ئاسی زۆر لە دنیاە یعنی پێداچوونەوەی تازە بە زۆر لە کەرتەکان دەکرێت و مراجعی ئەو ئەدایا دەکرێت کە لە ئاسی حکومڕانی و پەیوەست بە ژیانی خەڵک لە ڕاستیە ئێستا تەنانەت بەشێک لە با بڵێن خەڵکانی ئەوانی لە بواری ئابووری شارەزان و ئەوانی لە بواری تەندروستی کارەکان قسە لەسەر زەرورەتی گەڕانەوەی ڕۆڵی دەوڵەت دەکەن و لەبارەی پێداویستی ینی زەرورەتی دابینکردنی خزمەتگوزاری تەندروستیەکانەکەین ئەمە ئەگەر بە وڵاتێکی گەشە سندوی پرسیارەکەەوەی ئەگەر بە وڵاتێکی گەشە سندوی پیشەسازی یان پێشکەوتو لە ئاسی زۆرا و زۆرە ڕاست بێ
بۆ هەرێمی کوردستانە لە چه ئاستێکایە لە کاتێک کە ئەوەی دکتۆرە گۆرامەتی نەبیمەی تەندروستی هەیە و ئەوەی پێدەوتری کەرتی گشتی بە تەنیا بە شکل ماوە ئەنی من زۆردا لە ڕاستی بەشێک لە چارەسەریەکان ڕوو دەکەمە نەخۆشانە گشتیەکان لە سەعات 9 بەیانی بەدواوە حەبێکی پاراستیمۆڵ بەم لاوە یعنی کە نرخەکەی زۆر هەرزانە ئەوانەی لە دەوری 500,000 دینار ئەم حەبانایە هیچ چارەسەریی تر نەماوە سیستەمێکی ئیداری بە شێوازێک سەدان نەخۆش سرەی گرتووە بە ئەنقەس یعنی وەک وا بێ بە ئەنقەس کەرتی گشتی لە ڕووی ئیداری و بودجەوە هەر لەوێ دکتۆرەکان دێزار لێ بەشێک لە دکتۆرەکان ناڵێ مامی لە ڕاستیە چکە ئێماگە قسە لەسەر دکتۆریش بکەین ینی هەندێک لە دکتۆرەکان مۆراڵی زۆر بەرزیانی ڕێکلام بۆ هینە تایبەتەکانی خۆشیانەکەن ئەمە کاریگەریی لەسەر با بڵێن باری تەندروستی هاوڵاتیانەوەیە ئەم بابەتی بەرزبوونی ڕێژەی مردن لە کوردستان بە ڕێژەی توشبوون بە وشمارەیی هەیەی چه علاقەی بە سیستەمی تەندروستی و بەو ڕوئایی هەیە کە ئەوانی پێیان دەوترێت دەسەڵاتداران لە کوردستانەوە هەیەە من واتێگەم کە تەندروستی خەڵق کاری یەکەمی حکوومەتە دەسەڵاتە ئەبێ دەسەڵات مەسئولەکە لە تەندروستی منی تۆ کەسێکی تر مەسئول نیە و ئەبێ ئەمە بە خۆڕایی بێ و ئەمە یەکێکە لە بەدیهیەکانی ژیانی ئینسان تەماسی زۆری هەیە لەگەڵ ژیانی خەڵق ئەگەر هاتوو لە کەوێتە کەرتی تایبەت ناکرێ کەرتی تایبەت بۆ ئەوە کرابێ ئیلا بۆ قازانج دەبێت ئەکید قازانج لەیەکرێ با لەوەش گەڕین ئەگەر سیر کەرتی تایبەت لە کوردستانە هیچ کۆنترۆڵ و چێک و بڵێن ئەوانە نییە هەر یەکە بە کەیفی خۆی ئیشەکە لەگەر سەیری سیستەم کەین لە بەریتانیا شتێکمان هەیە پێڵەن CQC about quality care quality commission ئەمانە ئەبێ ئەگەڕێن بە خەستەخانەکانە بۆ ئەوی ڕخسەت بە خەستەخانەیەک دەی ئیشکە ئەبێ زۆر نقطە بەجێ بێنێ داوالێکێ بۆ نمونە لە بەشەکەی منە لە نیسائیەیە کەیان بۆ ئەوی ڕێگا بن ئەم خەستەخانەی من بەردەوام بێ لەم بەشەیە ئەبێ بۆ نمونە عملیە قەیسەری ڕێژەکەمان لە 22 بۆ 24 زیاتر چێ نەپەڕەیە ئەبێ ئەمە بکەین ئەوە بکەین ئەگەر نەمان کرد ئینزارمان دەدرێتێ ئەم ئینزارە ئیشی لەسەرەکەی بۆی بگەینی بە ئاستی ئەوەی کە ڕێگەمان پێ ببێت سەیرەکە ئێمە هەمووی لە کوردستانە نییە من حسەکەم کە ئەمە زۆری خەستەخانەکان ئەگەر سەیری بکەی خەستەخانەکان خاوەنەکانی هەمووی سەرمایەداری هەڵتۆقیوی ئەم سەردەمن زۆریان زۆری حزبێک پارتێک بەدواوەیەتی لەبەر ئەوە ئەگەر ئەوە ئەو فاکتە بزانین ئەزانین بۆچی خەستەخانە گشتیەکان ئیشی خۆیان جێبەجێ ناکەن دەتوانین دکتۆر ئەوەی هەیە یعنی ناوی لێ بنین ئێستا لە ڕاستیە کە باز لەوە دەکرێت قەدەغەکردنی بازرگانی بە مرۆڤ یەکێکە لەو بابەتانی یعنی زۆر قسەی لەسەرەکرێت کاتێک کە تۆ ئەمە دۆخ بێ و ئەوەی جەنابەت دەوێت ئەمە دۆخی کەرتی گشتی بێ و ئەمە لەم لاوە ئەمە وەزعی کەرتی تایبەت بێ ئەمە لە جەوهرە لە ڕاستیە بازرگانیی ڕوود نییە بەدەستەمان بەڵەت وایە من دەمەوێ بڵێم ئەبێ ئەمە سەیری تەندروستی هاوکێشەیەکە هاوکێشەیەکی بینی نەخۆش و دکتۆرە ئەبێ هەردوو لە هاوسەنیا بن هەردووکیان متفق بن لەسەر عیلاجەکە بۆ نمونە ئەمە یەکێ لە نمونەکانەوەی کە ئەڵێن دکتۆریش لەم هاوکێشەیە زوڵمی لێکراوە من ئەگەر پزیشکێک بم بۆ نمونە لە کوردستانە ئێستا ئیشکەم ئەو واکەم هەیە من کە شەڕی کۆرۆنا کەمە بێ هەموو کەلوپەلەکانی پاراستنم بدرێت بۆی بتوان بۆ بکەم ئەبێ وجەیەکم بنێ بتوانم پێی بژیم ئەبێ کە من نەشتەرگەریەکەکەم ئەبێ تیمێکم هەبێ ئەمانە نییە ئەمە وا لە دکتۆرەکانەکەن یا کاربەدرانی ترکە پەنابەر نەکەرتی تایبەت زۆر دکتۆر هەن من نامەوێ ڕێکلام بۆ دکتۆرکەم بڵێم هەمویان زۆر باشن بەڵام دکتۆری ئینسانی چاکی زۆر تایە کە زۆر بەتەوسەوەی خزمەتی خەڵکی کوردستان کە بەڵام پێداویستیەکان لەوێ نین ئەمە بۆ دکتۆر بۆ نەخۆشش بە هەمان شێوە نەخۆش هیچ مافێکی دیاریکراوی نییە من نازانم شتێکمانەیە لە کوردستانە پێڵێن نەقابەی ئەطبا لەگەڵ ڕێزم بۆیان نەقابەی ئەطبا نازانم ڕۆڵەکەی چییە
نازانم مەسئولە لە دکتۆر یان مەسئولە لە نەخۆش نازانێ بەڵام ئەگەر سەیری ئێرە بکەی لە بەریتانیەمەوە سەر ئەم نمونەیە سەیرەکە من وەکو دکتۆر لایەنێک هەیە کە داکۆکی لە منەکە بەرامبەر بەوە نەخۆشیش لایەنێک هەیە داکۆکی لێەکە ئەم دوو لایەنە یەکێکیان GMC کە محاسبەی منەکە ئەگەر هاتوو هەڵە بکەم لەگەڵیشیان من BMA هەیە ئەمە British Medical Association کە من مەمبەرم لەوە دیفاعم لێکە ئەم دوو ئۆرگەنایزیشنە لە هەماهەنگی لەگەڵ گرنگ دروستە بێ لە کاتێکە یعنی بۆ نمونەوەی جەنابەت باسیەکەی عینەم سیستەما چ مافی نەخۆش پێشێلەکرێەوە مافی لە ڕاستیە کارمەندان و دکتۆرەکانیش بەڵام نەجەوهرە ئێمە دەزانی سیستەمی تەندروستی بۆ دکتۆر نییە و بۆ کارمەندیش نییە ڕاستیە بۆ پاراستنی سیستەمی تەندروستی گشتیە یعنی فۆکسەکە لەوەیە بەڵام ئەو وەکو خۆی وەکو کارمەندێک وەکو کرێکارێک لە کەرتی گشتی کۆمەڵێک مافیە دەبی دابین بکرێت ئەوەی جەنابەت یعنی شتێکم بیرەخاتەوەیش ئەوەیە لەم سیستەمە نەتەنیا لە ڕاستی نەخۆش و ڕوبەڕووی باڵێن هەڕەشەی گەورە دەبێتەوە ئەویش ئەوەیە دکتۆرەکانیش و کارمەندانی تەندروستی چیرۆکی ئەم دکتۆرانە کە بۆمان باسەکەن ئیمکانەتی زۆر باشی هەیە بەڵام لەبەرەوەی تەسکیەی پارتی و یەکێتی و ناوچە و کۆمیتەی نییە پشتگوێ ئەخرێت لە ڕاستیە لەگەڵ ڕێزم بەشی زۆری ئەم دکتۆرانەی ئێستا بەرپرسیارەتیان وەرگرتووە بەشی زۆری من دەڵم ناڵێ مامی لە ڕاستیە و لە چوارچەوەی ئیمکانەتی خۆیان نییە ئەمە دۆخێک و ئەوەی تر لە ڕاستی تووشی پراوێست خستن دێت لەم لاوە موچەی کارمەندان و هینی تەندروستی دابین ناکرێت لەم لاوە ئەوەی جەنابەت وتت پێداویستەکانی خۆپارێزی بۆ دابین ناکرێت و احترامی ناکرێەوە مە هەندێکجار دەبین ڕوبەڕووی چەند پێشلکاریش دەبنەوە یعنی دەتوانین بڵێن لەم تابلۆیە ئەم دۆخە لە ڕاستی ئەمە لە دۆخێکین کە یعنی ئەم سیستەمە نەک ناتوانێت نەخۆش بپارێزێ بەڵکو مافی باڵێن کارمەندانی تەندروستی و دکتۆر و هەموو ئەوانش پێشێل دەکاتن دکتۆرە دوایی دەگەڕێمەوە لای جەنابەت لەبارەی دەمێ زیاتر لەبارەی کۆمەڵێک نەخشە ڕێگاتان ڕاگەیاندبوو قسەباسی لەبارەوە بکەین دەمێت تێگەشتنی دکتۆر گۆران وەربگرم لەبارەی بەرزبوونەوەی پەتای کۆرۆنەوە لەم ماوەی دکتۆر گۆران زۆر لایف و مبادرەی زۆر باشت لە ئاسی زۆر هەبوو تێگەیشتنیتەوە بگرم دکتۆر ئێستا وەزعی پەتای کۆرۆنا لە چه ئاستێکدایەوە دەبینین ڤاکسینەکە لە هەندێک وڵات دۆزراوەتەوە و لە هەرێمی کوردستان ڕێژەکە ینی لە هەڵکشانە ڕێژەی مردنی شەیە می لەم بارەیەوە مداخلەی جەنابەت تەرکیز بکەی زۆر باش زۆر بە کورتی مداخلەیەک لەسەر بابەتی پزیشک و کارمەندانی تەندروستی وانەی لە ناو کەتی پشتیا کارەکەن بەڕاستی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە ئەوێت شەڕەکە بکاتە شەڕی هاوڵاتی و پزیشک شەڕی هاوڵاتی و کارمەندی تەندروستی بۆی خەڵک ئەوەی لەبیر بچێت کە دەسەڵاتی سیاسی ئەوانەی کە نوێنەراتی و دەسەڵاتە کە لە ناو وەزارەتی تەندروستیە ئەوان بەرپرسیاری یەکەمی ئەو دۆخە خراپن بەڵام بەداخەوە ئەبینین کارمەندانی تەندروستی پزیشکان قسەیان پێکرێت جێنیان پێدێت تەنانەت ڕشید دەستەیەکیان لەسەرەکەی بەداخەوە ئەوەی پەیوەست بێ بە کۆڕۆناوە بڵێ جەنابەت ڕاستەکەی بەداخەوە لە کوردستانە و لەو وڵاتانەشە یعنی ئەمە کە ئێمە تێبینی بکەین لەو وڵاتانەیە کە بازاڕی ئازاد دەستی کە باڵا دەستە یان سیستەمێکی سەرمایەداریە یان تەنانەت حکوومەتەکەی حزبێکی کۆنزەرواتیڤی سەرمایەداری نزیک لە بازار لە دەسەڵاتایە ئەبینین دۆخی کۆڕۆنا زۆر خراپە لە وڵاتانەیە دەیان نمونەمان هەیە نمونەی ئەمریکامان هەیە کە وڵاتێکی تەنێک پێشکەوتووە لە ڕووی کواڵیتی خزمەتی تەندروستیەوە نایەن باسی یەکسانی تەندروستی ناکەم وڵاتێکی وەکو بریتانیا بەداخەوە هەرچەنە چێسەیە سیستەمی تەندروستی لە بریتانیا پێشکەوتووە بەڵام لەبەرەوەی حکوومەتێکی کۆنزەرواتیڤ هەیە لەبەرەوەی حکوومەتێکی کۆنزەرواتیڤ لە ئەمریکایە هەبوو ئەبینین دۆخی کۆرۆنا لە وڵاتانە چۆن بەتی شێوەیەک تەشنێک کردەوە بە هەمان شێوە لە وڵاتێکی وەکو کوردستانە کە نازانم بەڕاستی بە چی شێوازێک ناوی بنین ئەم دەسەڵاتە سیاسیە گوناحە پێی بڵێن دەسەڵاتێکی سەرمایەداریش ئەمە یعنی وەکو دکتۆرە باسی کرد کۆمەڵێک بازرگانی هەڵتۆقیون کە بەرەیەکیان دروست کردووە لەگەڵ کۆمەڵێک بازرگانی سیاسیەوە نایە ناوە دەسەڵات و دایە ناوە حکوومەت لە وڵاتێکی وەکو وڵاتەکەی ئێمە بەداخەوە بینین بەهۆی خراپی سیاستکردنەوە بەهۆی خراپی حکومڕانیەوە دۆخی کۆرۆنا بەرەو خراپیەچێ و بەداخەوە زۆرێک لەو کەرستانەی کە ئەبوایە بۆ هاوڵاتیان پێشکەش کرا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە خۆڕایی و بێ بەرامبەر بازرگانی پێوەکرا لە سەرەتا ئێمە داوامان کرد کە پشکنینی کۆرۆنا دابین بکرێەوە بە شێوەیەکی فراوان
بۆ خەڵک دابین بکرێت بەبێ بەرامبەر بەڵام دەسەڵاتی سیاسی حکوومەت وەزارەتی تەندروستی تەنانەت بازرگانیان بەو ئامرازانەی پشتگیرینەوەشەوە کرد کە وڵاتان ڕێکخراوە خێرخوازیەکان خەڵکی خێرخواز پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بە خۆڕایی ئەمان بە پارەیەکی زۆر ئەیان فرۆشتەوە و بەردەوامن لە فرۆشتنی بە خەڵکی کوردستان. ئەوەی کە جەنابەت باست کرد بازرگانیکردن بە مرۆڤ بە تەواوەتی لەمەیە بەرجەستا بێت. بە هەمان شێوە لە بابەتی ڤاکسینەوە تا خۆشبەختانە لە وڵاتانە لە ڤاکسینی کۆرۆنا بەرەو پێشەوچوونێکی باش بەخۆیەوە ئەبینێ و من دڵنیام بەڕاستی ڤاکسینەکە بە زووترین کات ئەوە تا هەفتەی داهاتوو لە بریتانیا پێشکەشەکرێت بە کارمەندانی ناو خستەخانەکان، بەڵام لە وڵاتەکەی خۆمان تەنانەت ئەگەر لە ڕێی حکوومەتی مرکزی عێراقەوە یان تەنانەت لەگەڵ ڕێکخراوێکی ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی یان لە ڕێی کۆمەڵێک وڵاتەوە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت دوور نییە و سیر نابێت ئەگەر ئەو دەسەڵاتە سیاسیە ئەوەش بکات بە کەرەستەیەک بۆ بازرگانیکردن و بە هەوڵاتیانی بفرۆشێتەوە و دیسان بکات بە کەرەستەیەک بۆ قازانجی دارایی. جا ئەمە کێشەکە کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی کێشە نییە، هیچ نەخۆشیەک، هیچ ڤایرۆسێک، هیچ بەکتریایەک، هیچ شێرپەنجەیەک، هیچ نەخۆشیەکی دڵ بۆ خۆیان ئەوانە کێشە نین، ئەوانە هەمووی کێشەیەکن کە لە ئەزلەوە ڕوبەڕووی مرۆڤایەتی بوونەوە. چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم کێشانە کێشەکە گەورەکەیان بچووکێکە بەڕێوەبەر یەکێ لە نەخۆشخانەکان یعنی بە بیۆرەوە قسەیەکی گرنگی کردوتی بەپێی ئەوەی کە لە بەردەستی ئێمەدایە لەدە نەخۆش کە گیان لەدەستدەدەن زۆری نەیان باوا قسە بکەین زۆری نەیان بەهۆی نەبوونی کوالیەتی لە ژووری چاودێری چڕ و نەبوونی ژمارەی چاودێری چڕ گیان لەدەستدەن. ئەمە یعنی ئەم داتایە کە دکتۆرێک خۆی بڕێوەبەری لە یەکێ لە نەخۆشخانەکانە ئەم قسەیە باسەکە، یعنی ئەمە لای من پرسیارەکەوێ لە ڕاستی دەمەوێت دکتۆرە خەدیجەش لەم بارەیەوە قسە بکەین. ئەم داتایانە ڕای گشتی دروست ناکە، وەزارەتێک هەڵناوەشێنێتەوە، حکوومەتێک هەرناوەشێنێتەوە و ڕای گشتی دروست ناکاتن. یعنی ئەمە لە چ دۆخێکە ئاژین؟ هەیە ئەمە پەیوەندی بەوەی ئەوەندە ئێمە کێشەمان بینیوە و دەست و پەنجەمان ڕاهاتوە لەگەڵ دۆخەکان، هەیە پەیوەندی بەوەی ئەم دەسەڵاتە بۆ خۆی گەیشتووە بە بنبەست و مۆدێلەکە کۆتایی هاتووە بەدیلێکمان نییە بۆی لە ڕاستێ لە بەرامبەرا بوەستێ، یا ئێمە کۆمەلگایەکمانە ئەوی پێی دەوترێ فەزای گشتی پرسیارێکی گەورەی لەسەرە کات بۆ ئێوەیە. بەڵێ دکتۆرە کەرەمکە بەڕاستی وەکۆ لە پێشاوتم گۆڕینی سیستەمی تەندروستی ڕەبتە بە گۆڕینی سیستەمی دەسەڵاتداری. هەموو ئەم گۆڕینکاریە مێمەد بن وابیری لێکەوە گۆڕێنکاری ئەوە نییە کە ئەگەر ئەم سیستەمە بڕوا سیستەمێکی چی ئێنی تەکایەوە، ئایا سیستەمێکێ تەکایەوە هەر سەری زەلامەکانمانە گۆڕین، پارتەکانمانە گۆڕین، حزبەکانمانە گۆڕین، ئایدەن شتە بێ. لەبەرەوە سەیرەکەی ئێستا لە دەشتۆت کوردستان گەشتۆتە خاڵێکی بەڕاستی داخراو، نازانم دوایەوە بە چی ئەگات. ئەگەر کەسێک نەتوانێ نانی ڕۆژانەی دەستکەوێ، ئەگەر یەکێک ناتوانێ هەموو ڕۆژێک کە سەیری سۆشیال میدیاکەی بەڕاستی ئینسان تەریقە بێتەوە لە بوونی خۆی، لە ئینسانیەتی خۆی، نازانی ئەم خەڵقە چۆن کەرامەتی شکێنراوە، کەوا چۆن نانی دەست ناکەوێ، چۆن بوتڵی ئۆکسجینێن بەشانە. یعنی بەڕاستی کە من باسی یەکەم من بێجار لەگەڵ هاوڕەکانمان لێرە لەگەڵ ئینگلیزەکانە سەیریان لێ سوڕەمێ، ئەڵێ چۆن خەڵق قسە ناکە. یعنی خەڵقێک من نەخۆش بم لە خەستەخانەیەکە بە من کەسێکی بن نەخۆش بڵێت تۆ بڕۆ ئۆکسجین بێنە، تۆ بڕۆ دەرمان بکڕە. یعنی بەڕاستی نازانم ئەمە چۆن، یعنی هیچ وشەیەک هیچ ڕستەیەک تعبیر لەم حاڵەتە ناکە. ئەگەر بڵێم کوردستان تەنیا لە باری تەندروستی چەقی نەبەستووە، لە باری اقتصادی چەقی بەستووە، لە باری کۆمەڵایەتی عینەلشێ مۆراڵی خەڵق زۆر جیاواز بووە. ئێستا وەکو دکتۆر گۆران وتی شتێک هەیەکەوە هەوڵە درێ کە خەڵقەکان پڕەوازە بکرێن، بەشەکرێن هەر جارە و بە شێوەیە. لە پیشەی مەسەلەن لە بینی دکتۆر و نەخۆش، دکتۆر و نەخۆشە چن بەگژیەکە، مەسەلەن لە
هەموو بارێتە سیاسەتی پەرتکە و زاڵوا لە کوردستان سیاست فەرق حەسود زۆر ئەمە لە کاتێکە دکتۆرە لە کاتێکە کە لە وڵاتانی پێشکەوتوو یان لە وڵاتانی تر تەنانەت نموزەجی یعنی تونس و بەشێک لە وڵاتانی عەرەبیش سندیکا و ڕێکخراوە پیشەیەەکان ڕۆڵی زۆر گرنگ دەبینن تەغییری اجتماعی و سیاسی و اقتصادی لە ڕاستیەوە زۆریان هەیە لە کوردستان ئەوەی پێدەوترم ڕێکخراوانە بە هەمان شێوە ڕێکخراوێکە بۆ زەمانەتکردنی ئەوەی کە ئەم چین و توێژانە ناڕەزایەتی دەرنەبڕن تەنانەت لە هەڕەمی دروستبوون و لە شێوازی دروستبوونیان لە ڕاستیە پرسیاری گەورەیان لە سەر خۆیان دروست کردو بە پێ بە دووەدا چوونە ڕۆژنەماونیانی کە کاتی خۆی لە ڕاستی من زۆر متەم بوو لەسەر دەیان کرد ئەنی ڕێکخراویان هەیە ئێستا کە زیاتر لە 100,000 ئەندامیەیە 150,000 ئەندامەیە ڕێکخراوی یعنی على سازەمە پەیوەندی بە چین و توێژێکەوەیە تا 20 ساڵە کۆنگرە و کۆنفرانسی نەبەستووە لە ناو سندیکای تۆ لە سندیکای ڕۆژنامەنووسانەوە بگرە کامانان لەسەر زۆر کاریگەرن بۆ ئەوەی هینی باوڵێن پەرستاران و بۆ سندیکای دەرمانسازان نازانم کۆمەڵی بواری تر وەی پێدەوتری شێتی زووتیاران وەزعی فەرمانبەران سیر بکە یەکێ لەم دۆخە ئەوەی ئێوە وتان ڕاستی کاتی ئێمە کە قسە لەسەر سیستەمی تەندروستیەکەی ناکرێت بە دابڕاوی لە سیستەمی سیاسی لە مۆدێلی حکومڕانی ئێمە تەمەشای ئەم سیستەمە بکەن بەدیدی من لەوەها بارودۆخێکا کە ئێمە ڕەنگە بەشێک لەم خوێندنەوانە باڵێن ینی جۆرێک لە باڵێن ناخۆش بێ و دڵمان گران بکە کە ئێمە هەندێ داتا و هەندێ خوێندنەوە و چەنەزەری خراپ بدەین چەنەزەری ناخۆش دەین نەخرا بۆ مانایە کە دڵن قەیرانە لە کوردستان بەس لە ڕاستیە ئێمە ئەم واقعە ئەگەر ینی ڕوئیای بەدیلمان هەیە بە ڕوئیەکمانەیە بۆ گۆڕانکاری ئێمە پێویستمان بە خوێندنەوە بە دیتنی واقع وەکو خۆی ئەگەر لە ڕاستیە ئێمە نتوانین واقع وەکو خۆی ببینین و بینینی واقع و خوێندنەوەی بۆ گۆڕنی تێ لە ڕاستیە من بەدیدی من ئەگەر ئەمانە کۆمەڵێک ئیشکالەتی زۆر گەورەیە بەس بە ڕاستیە من خۆم زۆر دڵخۆشم کە من هەندێجار لە یعنی بەشداری زۆر سکۆڵانە هەندێجار لە گروپاوە لەو تۆڕی ئێوە دەبینمەوەوانە من زۆر دڵخۆشم کە کۆمەڵی خەڵکی وەکو ئێوەمانان لە دەرەوەی وڵات و لە ناوەی کوردستان کاتی زۆری خۆتان خۆبەخشانە بە پێچەوانی ئەو ڕوئیایی هەیە هاتوون لە ینی تۆڕێکتان دروست کردووە بە ناوی تۆڕی پاراستنی تەندروستی لە ڕاستیە و پێشتر برادران سەلام و کۆمەڵێک دکتۆری تر لە خانەخین دێن نەخۆشخانەیەک دروستەکان لە کەلار و لە گەرمیان مبادری زۆر باشتر دەکرێت لەم ماوەیە لە بەشێک لە ناو هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و چەپەکان تەوری زۆر گەوریان لەسەر بابەتی چۆن ئێمە مواجهەی سیاسەتی تەندروستی بکەینەوە زۆر خەڵک هاتوتە پێش بۆ مبادرەکردن من پێم وانە نامەم قەیرانە دوزار زۆرێک لە ململانەی خۆی و بەرەنگاری دروست هەبێ کە ئەمە جێگای ئومێدە من لە ڕاستیان پرۆگرامەکەی ئێوە کە تەرحتان کرد لە بابەتی چۆنێتی مواجهاکردنی مەوزوعی کۆڕۆنا و تەنانەت دوایترش بۆ مەسەلەی دابشکردنی ڤاکسینەکەش ئێوە بەدیلتان دروست کردووە ئەم نموزەزل لە ئیشکردن لە لای من لە ڕاستیە ئەمە زۆر گرنگە واتە گوتاری ئێمە گوتارێک نابێ نەتەنیا گوتارێکی پۆپۆلیستی بێ بەڵکو ئێمە لە پاڵ و ڕوژاندن بەدیبیش تەقدیمی دەسەڵات دەکەین تەمەن دەسەڵات لە ڕاستیە تەقدیمی ڕای گشتیەکەی چکە من پێم وانە یعنی ئەمانە بە جۆرێک کەوتونەتە ناو یعنی مۆدلەکە بە جۆرێکی لە هاتووە لە ڕاستیە من زۆر ئومێدم بۆ نیە لە ڕێگای ئەم برادرانەوە بگۆڕدرێ ئومێدەکەوەیە کە تو تەقدیم ڕای گشتیەکەیت و لە ڕاستی ئەم کاری هەرەوەزی و کاری بێکەوەیە من پێم وایە جارێکی تر لێدانە لەم ڕوئیایە یعنی هەم لە ئاستی با بڵێن ڕوئیایە و لەم هەم لە ئاستی پراکتیکە مەوجەیەکەیە کە ڕوبەڕووی ئەم جۆرە لە ئیشکردن دەبێتەوە ئەوەی پێی دەوترێ هەموو شت بە تاچیکردن هەموو یعنی ئێمە پرسیارێک ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە لەوا بارودۆخێکدا چ جۆرە سیستەمێکی تەندروستیمان پێویستە وەکوی ئێستا ئێوە دەیوەروژان و کردوتانە سیستەمێکی تەندروستیمان پێویستە بۆ پاراستنی تەندروستی هەمومان یان بۆ پاراستنی تەندروستی نخبەیەک و بازرگانی پێوەکردنی کە ئەوەی لە کوردستانە لە ڕاستیە نموزەجی دووەمە بەداخەوە بۆ پاراستنی نخبەیەکە نخبەیەک بۆ مانایی کە دەچێت لە دەرەوە یان لە نەخۆشخانەی تایبەت چارەسەری خۆیەکە بە 2000 کردویتی بە مۆدێلێکیش بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆیە من واتی ئەگەم ئەم نموزەزانە کە لە دۆخێک ئێمە دەژین کاری بێکەوەیی و با بڵێن ئومێد زۆردار بە کزی دەبیندرێ من پێم وایە ئەوەی پێدەوترێ گەشە پێدان و بەردەوامیدان و باوەڕ بەخۆبوونی پێویستە لە ڕاستیە
و هەندێک جار بەشێکیش لە ینی ئەم کاتی کە هەندێک جار ڕەنگە نوزەجی زۆر لە خەڵک وابێ ئەوەی من لەگەڵ قسەکەی دکتۆرە خەدیجەم کە لە ڕاستیە من بەبەستمەوە نییە بڵێم کە بەشی هەموو دکتۆرەکان وا تۆمەتبار بکەین کە بە پێچەوانە و زۆر لە دکتۆرەکانی ئێستا دەبینن لە سەری کەتی تەندروستی دەکەن وەکو بوارێکی مرۆیی وەکو ڕوحیەتێک بۆ خزمەتکردنی ئینسان لە ڕاستیە پێشەوەی کە بۆ جیرفانیان بێ و ئەو نمونانەی کە ئێوە دەبینن ناو گروپەکە لەگەڵ ئێوە مانان لە ڕاستیە ئەو نمونانن کە بە پێچەوانە و ئەم کاتی ئێوە بۆ کۆمەلگا و بۆ ئەوە تەرخانی دەکەن ڕەنگە زۆر ئاسامن دەتوانن ئێوە بۆ شتیتر لە ڕاستیە تەرخانی بکەن. دکتۆر گۆران کاتی جەنابتە پێم وایە کاتمان کەمتر مەجاڵمان پێدای لەم تەورەیە قسە بکەیت لە ڕاستی ئەگەر تەرکیز بکەیتە سەر من پێم وایە کاتمان بەرە کۆتایی ڕوانەی کە ئەو بەدیلانەی تەقدیمتان کردووە لە بواری با بڵێن هینی ڤایرۆسی کۆڕۆنا ئەگەر قسەی شتێ لەسەر ئەم تەوەرە بە کورتی بکەی خراپ نییە. سپاس. نا هاوڕاتم من پەنابەمە بەر قسەیە کە دڵنیام هەردووتان زۆر بەباشی ئەزانن قسەی کێیە. ئەو قسەیەوەیە کە پەیوەندە بە فەلسەفەوە ئەڵا فەلسەفە تەنها ئەرکی تەفسیرکردن و تەحلیلکردن نییە بەڵکو ئەرکی گۆڕانکاریشە تەغییریشە. جا ئێمە بەڕاستی لەم هەموو هەڵپەنگاندنە تەنها لەم هەموو تەحلیلە تەنها مەبەستمان هەڵپەنگاندنی دۆخەکە نییە و ناسینی دۆخەکە نییە کە زۆر زۆر گرنگە بەڕاستی و سپاسی جەناب دەکەم ئاڕێوا بۆ ئەوەی چکام جۆرە بەرنامانە سودی هەیە بۆ هەڵپەنگاندن و ناسانینی دۆخەکە بەڵام سودیشی هەیە بۆ شێوازی بۆ دۆزینەوەی شێواز بۆ گۆڕانکاریکردن بۆ چاککردنی دۆخەکە. ئەوەی منە گەڕێمەوە قسەیەکی هاوڕێی خۆشەویستم دکتۆرە خەدیجە کە لە سەرەتایە باسی کرد کە باسی گراسروتی کرد باسی لە خوارەوە دەستپێکردنی کرد لەوەی کە ئێمە کۆمەڵی خەڵبین کۆمەڵی پزیشک کارمەندی تەندروستی ڕۆژنامەنووس خەڵکی ڕۆشنفکر خەڵکی ئاسایی خەڵکی کرێکار خەڵکی زەحمەتکێش کە بەیەکەوە بین هیچ لەسەرەوە بکەین کە لە پاڵ هەڵسەنگاندنمان بۆ دۆخەکە شێوازی باشتری دۆزینەوە بۆ کارەسەرکردنی جامەی تۆڕی پاراستنی تەندروستی بەڕاستی یەکێکە لەو ئامرازانەی کە بەدەست ئێمەوەیە بۆ گۆڕانکاریکردن لە دۆخەکە و بۆ پێشکەشکردنی پلان و پێشکەشکردنی بەدیل بۆ پێشکەشکردنی بەرنامەی جیاواز لەوەی کە هەیە لەو دۆخە و لەو سیستەمە دژ بە مرۆڤەی کە لە کوردستانە هەیە و یەکێک لەو بابەتانی کە هەیە ئێمە نابێ بەڕاستی جۆرێک لە یوتۆپیا بەرپا بکەین لێرە ئێمە ناتوانین کوردستان بکەین بە سیستەمی تەندروستی لە کوردستانە بکەین بە سیستەمێکی تەندروستی تەواو دۆست بە مرۆڤ و تەواو دژ بە بازاڕوانە بەڵام بەڕاستی ئەگەر ئێمە واقعی بین دەیان شێواز هەیە و بە سوودوەرگرتن لە ئەزمونەی وڵاتانی تر بۆ نمونە کۆمەڵێکە وڵات هەیە لە وڵاتانی ترە ڕاستە کەرتی تەندروستیان سەر بە کەرتی تایبەتە ڕاستە خەستەخانەکانی زۆربیان خەستەخانەی تایبەتن و سەر بە بازارن بەڵام لە هاوکات سیستمێکی بیمەی تەندروستی کۆمەڵایەتیان هەیە وەکو دکتۆرە خەدیجە باسی کرد لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە کۆنتڕۆڵەکرێ و ئەگەر لەلایەن حکوومەتیشەوە کۆنتڕۆڵ نەکرێت لەلایەن کۆمەڵێک سندیکاوە لەلایەن کۆمەڵێک گروپەوە کە پەیوەندیان بە کرێکاران و بە زەحمەتکێشان و بە فەرمانبەرانەوەی کۆنتڕۆڵەکرێ کە وا بکات ئەم دەستگایانەی کەرتی تایبەت کە لەسەر بە بازارن خەستەخانەیە دەرمانخانەیە تاقیگەیە ئەمانە بە شێوەیە کار بکەن کە ئیتر لە کۆنتڕۆڵ دەرنەچن وەکەوەی کە لە کوردستانە هەیە جا بەڕاستی بە پشتبەستن بە واقعی لە کوردستانە هەیە بە هەڵسەنگاندنێکی واقعیانە بە هەڵسەنگاندنێکی زانستیانە دڵنیام ئێمە وەکو تۆڕی پاراستنی تەندروستی گشتی ئەگەر تۆڕی پاراستنی تەندروستی گشتیش نەیتوانی شکستی هێنا دڵنیام ئامرازی ترمانە بێت بۆ ئەوەی ئەو بەدیلانە بخینە بەردەم گەورەترین گرنگترین هەنگاو لە بەردەم ئێمەیە ئەوەیە خۆمان ڕێک بکەین یعنی چارەسەرمان هەیە ئەزانین دۆخەکە لە چی دۆخێکی خراپەیە تەحلیلێکی باشمان هەیە بۆ دۆخەکە چارەسەریشمان هەیە بەڵام گەورەترین تەحەدا لە بەردەمی ئەومانانە خۆڕێخستنە دروستکردنی ڕێکخراوە دروستکردنی گروپە دروستکردنی تۆڕە کە بتوانێت ئەم تەحلیلکردن و ئەم چارەسەرانەی کە بەڕای ئێمە باشترین چارەسەر بۆ کوردستان ببن بە بەدیل و ببن بە هەنگاوی عملی لەسەر ئەزی واقع. دەست خۆش دکتۆر گۆران دکتۆرە خەدیجە دوا کۆمنتی جەنابەت یان دوا بەشداری جەنابەت لەبارەی پێم خۆشە ئەگەر لەبارەی تۆڕەکە شتێک ماوی باسی بکەین یان لەبارەی ماوڵانەی کە ئێستا بۆ ڤاکسینەکە هەیە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوە.
من حەزەکەم یەکەم جار سپاسانەکەم دیارە ئێوە زۆر گرنگیەن بە تۆڕی پاراستنی تەندروستی و بە تەندروستی خەڵق بۆیە ئێمەتان بانگهێشت کردووە. من داوا لە هاوپیشە و کارمەندانی تەندروستی کوردستانەکەم شێوەیەک لە ئەگەر بەپەنگ تەندروستی گشتیەوەن، ئەگەر بەپەنگ کەرتی گشتیەوەن ئەبێ کۆمیتەی خۆیان دروستکەن، بۆردی خۆیان دروستکەن کە هەندێک شوێن تا ئێستا درستی کردووە. ئەم کۆمیتانە من وای نبینم لەناو ریزی لەناوەی خەستەخانەکانە بێت کە قەت ڕێگا بە تۆ نایەن هەچ کەسێ و مەسەن مدیر عامێک نازە مدیری خەستەخانەیەک کولە کەس بۆی نییە خۆی قەرارەکان هەیە کارێکی وا بکەن بە بەشداری خەڵکی تیا بکەن. تۆ ناتوانی کاربەندان بە تەنیا ناتوانن گۆڕانکاری بکەن. ئەوەی نەخۆش بەشێکە لەم هاوکێشەیە بە خەڵق بە هێزی خەڵق بە کۆبوونەوەی خۆیان بە خۆیان ڕێک بخەن بۆردەکانیان دروستکەن. کاتێک کە بۆرد دروستکرا ئەتوانی ئەم بۆردانە بەدیل بن بۆ بەڕێوەبردننی خەستەخانەکان. هەر بەوە شەوە نەوەستێ ئێمە مەسەلەن لێرە بۆردمان هەیە خەستەخانەکە بەڕێوازە، بەڵام بەرامبەر بە بۆردەکەش بۆردێکی سێبەر هەیە کە ئەتوانی ڕخنە لە بۆردی بەڕێوەبەر ئەبا بە هەمان شێوە. من هیوادارم خەڵق بە تایبەتی مەندانی تەندروستی ئەمە بە ئەرکی خۆیانی بزانن چونکە ئەمەنەی هەدەبە قازانجی بە نەخۆش ناگەین ئەوەنەی قازانج بە خودی کارمەندان نەیاد چونکە تۆ ئەگەر هاتی پزیشکیت ئەوەنەی لە شوێنێکی ئاسوودە و ئازادە ئیشکە موچەیەکی محتەرەمی بگرێتە محتەرەم نەک ملیۆنێر بێ وانەما پێویستیەکانی ڕۆژانەی جێبەجێکە پێویست ناکە عیادەدانەیە پێویست ناکە کاتی سراحەتی خۆی نیکە ئەبێ هەڵبین بۆ سیستەمێک بەو شێوەیە سیستەمێکی کە هەڕەمی نەبێ من لەسەرەوە سوپەرمان و هەرقلمان نەبێ یەکێک وەزیر و تەندروستی تر خۆی ئەمە بەرنامەکەیەتی تۆ قبول تەقبولت نییەکەی مشکلە نییە. تەسەوڕەکەم ئەمە کاری ئێمە بێ بۆ ئێمە بەرەو ئەو کارانە هەوڵەدەین هەنگاو بنین. وەکو دکتۆر گۆرانیش وتی شەرت نییە لەوانەیە زۆر سەرکەوتوو نەبین لە ئیشەکانمان بەڵام هەموو دەست پێکردنێک هەر بە دوای خۆیان گۆڕانکاریەک لەوانەیە بینێ. من ئاواتە خوازم ڕۆژێک کوردستان وا ببینم کە کەرتی گشتی بە شێوەیەک بێ خەڵق بە هیچ شێوەیەک بیر لە کەرتی تایبەتی نەکاتەوە. وەکو ئەوسا من پزیشک بووم لە بەغا بووم پێویستیم بە نەشتەرگەری بوو پارەشم هەبوو بەڵام نەچوومە کەرتی تایبەت نەک پارەکەیم پێ نەبوو بەچووکە خۆم لەناو کەرتی گشتیا بوو ئەمزانی خۆشم لە کەرتی تایبەتی ئیشم کردبوو ئەمزانی چەند فەرق هەیە کەرتی گشتی زۆر بەتواناترە زۆر ئامادەیی باشترە تۆ لە کەرتی گشتی کە نەشتەرگەریەکت بۆ ئەکەن لەوانەیە لە دوای دەوامە یەکێکی دکتۆرێکی تاڤە کە خەڕوجی کردبێ لەوێ بێ یان نەبێ بەڵام تۆ لە خەستەخانە گشتیەکەیە هەزاران اختصاصاتی تر هەیە گە پێویستیت بە شتێک بێ. لەبەر ئەوە من حەزەکەم ئەوە بڵێم کە کەرتی گشتی ئەوەندەی خزمەت بە نەخۆشەکە خزمەت بە کارمەندەکانیشی ئەکا دەست خۆش دکتۆرە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا دکتۆر گۆران ئەگەر شتێکت نەما بێ چکە پێتم نەوت دوا کۆمنتە دکتۆر گۆران شتێک نەماوە زۆر سپاسانەکە من هیچ شتێکم نەماوە دەستچاوی هەموو لای خۆشێ دڵنیان بە هاوکاری هەموو لایەکە ماتوانین گۆڕانکاریێکی باش لە تەندروستی خەڵکی کوردستان بکەین دەستان خۆش زۆر سپاس دکتۆرە خەدیجە ڕەشید نەخۆشەکانی ژنان وەروەها دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆڕی سیستەمی تەندروستی نێودەوڵەتی سپاس بۆ بەشداریتان بۆ من سرنج و تێبینی زۆر مفید بوو سپاس بۆ کاتی کە لەو بەرنامەیە تایبەتیە لە کەناڵی هیوا لەگەڵمان بوون و دوازار لە ڕاستیە من بە پرسیارێک کۆتایی بە بەرنامەکە دێنەوە شێوەیە کە من پێمان لەوە بارودۆخێکدا چ لە ئاسی لۆکاڵە و من بارودۆخی کوردستان سەرڕای هەموو ئەمانەی باسیکردن پێم وایە دۆخە لە دەست خۆمانەوە دەتوانین لە ڕاستیە چای بکەین و کوردستان لە ڕاستیە بەم تێگەیشتنە ڕۆژبینانە من قەت نایبینم ئێمە بڵێن کە ئەمە چاک نابێ و بەشی زۆری ئەم کۆمەلگایانە
بە قۆناغی ئێمەدا ڕۆیشتن بەڵام لە ڕاستیە زۆرێک لە دەستکاری هەر زوو دەستکاری زۆرێک لە سیاسەکان و مۆدێلە بەسەر چوەکانی حکومڕانیشیان کرد دەبێ ئەمەشمان لە ڕاستیە لە بەرچاو بێ من پێمان پرسیارەکەوەیە کە ئێستا کۆمەلگای مرۆڤایەتی لە خۆیە کە ئایا مجاری عین دووبارەیە کەمەوە جۆرە مۆدێلێک لە سیستەمی تەندروستیمانەوێت مۆدێلێکی سیستەمی تەندروستی کە بتوانێت تەندروستی هەمومان بپارێزێ و بۆ هەمومان بێ یا مۆدێلێک لە سیستەمی تەندروستی لە ڕاستیە بۆ پاراستنی تەندروستی کەمینەیەک و هەروەها بۆ ساماندارکردن و دەوڵەمەندکردنی زیاتری سەرمایه‌دارانی نخبەیەک لە یان کەمینەیەکی بچووکی سەرمایه‌داران بێ ئەمە لە ڕاستیە ئەم پرسیارە گەورەیە کە کۆمەلگای مرۆڤایەتی دەبێ لە خۆی بکەوە وەڵامی بداتەوە و ئێستا لە ڕاستیەکێکە لە پرسیارە هەرە جەوهریەکان کە لە ئەسی زۆر لە کۆمەلگای با بڵێن مرۆڤایەتیە توێژنەوەی لەسەر دەکرێت و بەدواداچووی دەکرێت دەرکەوت سیاسەتی نیلیبرالیزم و سیستەمی سەرمایه‌داری بەم مۆدێلەی ناتوانێت کۆمەلگای مرۆڤایەتی بەڕێوە ببە و لێکەوتەکانی ئێستا لەسەر گیانی مرۆڤایەتی دەبینن من جارێشتر سپاس بۆ هاوڕێیانم
بینەرانی خۆشەویستی کەناڵی بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا خۆشحاڵم جارێکی تر پێتانە گەمەوە بۆ گفتوگۆیەکی تر ئەم جارەیان سەبارەت بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان. هەڵبەت ئاشکرایە کە نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 1990 ئەم ڕۆژەی ڕاگەیان وەکو ڕۆژێک بۆ چالاکی جۆراوجۆر و خەبات لە پێناو بەرەنگاربوونەوە لەو توندوتیژیە بەرفراوانەی کە یەخەی بە ژنان و بە کچان لە تەواوی دنیاە گرتووە. گفتوگۆی ئەمڕۆی ئێمە سەبارەت بە هەرێمی کوردستانە، سەبارەت بە چەند بابەتێکی سەرەکی کە پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو توندوتیژیە بەرفراوە بینەوە کە یەخەی بە ژنان و بە کچان لەو کۆمەلگایە گرتووە. بۆ ئەوەی ئەم گفتوگۆیە بەرینە پێشەوە من دوو میوانی ئازیزم هەیە لەم بەرنامەیە کە ئەوانیش میوانی یەکەم دکتۆرە چۆمان هەردیە کە شاعیر و نووسەر و یاریدەدێری پرۆفیسۆر و سەرۆکی بەشی جەندەر و گەشەپێدان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی و هەروەها بەهار مونزر بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان لە کوردستان چالاکی ناسراوی بواری یەکسانی مافەکانی ژنان. ئێمە هەوڵەیەین لە ماوەی ئەم بەرنامەیە گفتوگۆ بکەین لەسەر دوو تەوەری سەرەکی. سەرەتا پێش ئەوەی بچیمە سەر تەوەرە سەرەکیەکانم دەمەوێت ئەوە بڵێم کە مێژووی ئەم ڕۆژە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنان و کچان لە ڕاستیە مێژوویەکە کە پەیوەندی بە خەباتی ژنانەوە هەیە بۆ وەستانەوە بەرەو ڕووی توندوتیژی. لە سەرەتایە ئەم ڕۆژە لە ساڵی 1984 لەلایەن بزوتنەوەی ژنانی ئەمریکای لاتین و هەروەها دوورگەکانی کاریبیان ئەوان ڕایان گەیان کە ئەیانەوێ ڕۆژی 25 مانگی نۆڤێمبەر لە هەموو ساڵێکە بکەن بە ڕۆژێ کە تایە ژنان لەسەر تاسەری دنیاە پێویستەکە کە ڕوبەڕووی توندوتیژی بوەستنەوە. ئەم کارەشیان بۆ بەرزڕاگرتنی یادی خەبات و تیرۆری خوشکانی میرابای بوو کە لە جەزیرەی دۆمینیکان لە ساڵی 1960 هەرسێکیان بە شێوەیەکی زۆر توندوتیژ لەلایەن دیکتاتۆری ئەو وڵاتەوە تیرۆر کران و تەنها لەبەر ئەوەی کە خەباتیانە کرد لە پێناو مافەکانی ژنان و بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی. هەر بۆیە ئەمەوێ جارێکی تر بە خێرهاتنی میوانەکانم بکەم. سوپاستانەکەم بۆ ئامادەبوون دکتۆر چۆمان هەردی و بەهار مونزر. هیوادارم کە بتوانین گفتوگۆیەکی بەسوود پێشکەش بە بینەرانی کەناڵی هیوا بکەین. بەخێر بێن. ئەمەوێ سەرەتا تەوەری یەکەمی بەرنامەکەمان لێەوە دەست پێ بکەم کە ئێمە ئاشکرایە کە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە ساڵی 1991ەوە باسەکەم هەتا ئێستا نزیک بە 30 ساڵ ئەزمونمان هەیە. لەلایەک ئەزمون لەوەی کە هەڵکشانی توندوتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان هەتا ئێستا ساڵ بە ساڵ بەرەو زیاتر و لەلایەکی تریشەوە فراوانبوونەوەی ئەو بۆ نمونە ئەو جۆرانە ئەو شێوازانە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز گرتویانە بەدەستەوە لە هەرێمی کوردستانە. چ شێوازی جۆرا و جۆر بوو بێ لە ڕێگەی پێکێنانی ڕێکخراوە بوو بێ لە ڕێگەی خۆپیشاندانەوە یاخود لە ڕێگەی لۆبیکردنەوە کەمپین ڕاگەیاندنەوە و چەندین جۆری تر و هەتا ئەگا بە دروستکردنی پەناگاکان بۆ ژنان و فریاگوزاری ئەو ژنانەی کە تووشی توندوتیژیە بن و زۆر جۆری تر زۆر ئامرازی تر کە هەوڵمانیاوە بە ئامانجی ئەوەی
بۆ نمونە لەلایەک بتوانین ئەوانەی کە تووشی توندوتیژیە بن ژیانیان بپارێزین دووریان خینەوە لەو شوێنەی کە توندوتیژی تایە ڕوویاوە، لەلایەکی تر بە ئامانجی ئەوەی کە بەگشتی لە نێو کۆمەلگا و لەسەر ئاستی دەسەڵات و لە نێو یاسایە توندوتیژی ڕاگیرێ قەدەغە بکرێ بەرەو ڕووی بوەستینەوە و بەشێکی تریشی بە ئامانجی ئەوەی ئەم هەموو تاوانبارەی سزادانی ببورن، ئەم هەموو تاوانبارەی توندوتیژی لە هەرێمی کوردستانە سزا وەرگرن، لە دادگاکانە عەدالەت ببینین، ئەوە ببینین کە توندوتیژی وەکو تاوانێکی جدی وەرەگیرێ بەرامبەر بە ژنان. من پێم خۆشە لەمڕۆوە پێش ئەوەی بچینەوە سەر ئەم شێوازانە باز لەوە بکەم و پرسیار لە ئێوە بکەم لە هەردووکتان. سەرەتا لە دکتۆر چۆمانەوە دەست پێ بکەم کە ئێمە کاتێ بەرەنگاری توندوتیژی ئەبینەوە و لە کۆنتێکستی هەرێمی کوردستانە قساکەین ئێمە ڕوبەڕووی کێ ئەبینەوە؟ چونکە لەم ڕواوە خۆتەزانی تێڕوانینی جۆرا و جۆر هەیە، بۆ نمونە بەشێکی زۆر باس لەواکەن کە ئەوە پیاوە بەرپرسە لە توندوتیژی و ئەوە کە ئەبێ ڕوبەڕووی بینەوە، ئەبێ خۆمان دوورخینەوە لە هەموو ئەو تەدەخولانی ئەوانە توان لە ژیانە بیکەن. بەشێکی تر ئەڵێن نەخێر ئەمە کەلتوری دواکەوتووە، دابوونەریتی دواکەوتووە. بەشێکی تر ڕوبەڕووی دین ئەبنەوە لەو کۆمەلگایە و یاخود سیستەمی دەسەڵاتی سیاسی و لە هەرێمی کوردستان. پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم کە ئێمە ڕوبەڕووی کێن لە مەسەلەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنانە. زۆر سپاس بۆ نافان ڕاستیەکەی ئەم تێڕوانینەی کە گوایە فێمینیزم یا شەڕکردن بۆ داکۆچیکردن لە مافی ژن واتە وەستانەوە لە بەرامبەر پیاودا بەشێکی بزودنەوەی ژنان لە قۆناغێکی مێژوودا ئەم تێڕوانینەی هەبووە و لە ڕاستیە ئەم تێڕوانینە لەلایەن زۆربەی ئەوانەشەوە کە دژی فێمینیستەکانن قۆرخ کراوە، ئەڵێن ئەوە تا هەموو ڕقیان لە پیاوە، هەمویان فەشەلیان هێناوە لە پەیوەندی شخصیانەوە، یانەوێت دەسەڵاتی پیاو سالاری قڵب بکەنەوە. چۆن ئێستا پیاو خاوەن دەسەڵاتە ئەوانیانەوێت ئەوان دەسەڵاتیان هەبێ بەسەر ئێمە، کە بە بڕای منەمە تێڕوانینێکی زۆر هەڵەیە. چونکە لە ڕاستیە ئەگەر ئێمە سیستەمی پیاو سالاری سیستەمێک بێکەتیایە ژن و پیاو وەکو دوو بوونەوەری جیاواز بە جەوهەری جیاواز سیر بکرێن کە یەکیچان باشترە لەوی تر، واتە پیاو بەحساب باشترە لە ژن، سیستەمی ژن سالاریە ئەو جۆرە تێڕوانینێکی پێی وایە ژن باشترە لە پیاو ڕێک قڵبکردنەوەی هەمان سیستەمە، واتە هەردووکیان لەسەر ئەو بنەمایە ڕێکن کە ژن و پیاو وەک دوو بوونەری جەوهەری جیاوازیان هەیە، کە پیاو عادەتەن تونوتیژە و ژن بەڕەحمەوە، مادام ژن میهرەبان و ئاشتی خوازە کەواتە ئاشتی خوازی و میهرەبانی ئەبێ باشتر بێت لە توندوتیژی، چونکە توندوتیژی دنیا وێرانەکە. ئەمە بڕۆی من تێڕوانینێکی هەڵەیەوە بزوتنەوەی فێمینیزم خۆی لەم تێڕوانینە دوور خستوەتەوە، چونکە هەردووکیان هەم ژن سالاری و هەم پیاو سالاری بنەماکەیان هەڵەیە، بنەماکە ژۆیە کە گوایە ژن و پیاو بە جەوهەر جیاوازن کە ئەمە ڕاست نییە. ئێمە وەختێ باسی داکۆچیکردن لە مافی ژنەکەین و شەڕی سیستەم ئەکەین، سیستەمی پیاو سالاری تەنها مەبەستمان پیاو نییە، چونکە ئەگەر بیری لێ بکەینەوە هەر لە ئەزمموی خۆمانەوە لە ڕێگەی کار و لێکۆڵینەوەکانمانەوە زانین ژنێکی زۆر هەن کە لە سیستەمی پیاو سالاریدا گەرچی دەسەڵاتیان لێسەنراوە بەڵام ئەوان بۆ خۆیان بوون بە سەربازی پیاو سالاری. ئیتر لە دایکەکانەوە بیڵێ کە جیاوازیەکەن لە نێوان مناڵی کچ و مناڵی کوڕا لە ئەو ژنانەوە بڵێ کە دەسەڵاتیان هەیە بەسەر ژنی ترا، مەسەلەن ئەو ژنەی کە ئیشی بۆکە، ئەو ژنەی کە بووکێتی توزانم پەیوەندی بەرزتری هەیە لەگەڵی و قسە و قسەڵۆکردن لە نێوان ژیانە. بەشێکی زۆری ژنان لە ڕێگەی ناوشیاربوونیانەوە بەرامبەر بە بوونی سیستەمی پیاو سالاری بەشێکن لە سیستەمی پیاو سالاری. بۆیە ئێمە هەروەک چۆن زۆر گرنگە پیاو وەکو بۆی کە باست کرد وەکو تاوانبار شوێنگەی خۆی ون نەکات، چونکە زمانی کوردی زۆر جار ئەمە ون نەکا بە پاسیف قساکە. مثلەن هەرەوەی کە جەنابەوتە مثلەن پیاو بکەرە لە بەشێکی زۆری تاوانەکانە پیاو بکەرە، مەسەن کە دەستدرێژیەکرێتە سەر مناڵێک یاخود ژنێک ئەکوژرێت، هەموو زمانەکان وا بەکارێنرێ ژنێکی تر کوژرا منداڵێک دەستدرێژی کرایە سەرەوە بکەربوونا. ئێمە زۆر گرنگە بکەرەکان ببینین کە پیاون، بەڵام ئێمە بێ سیستەمەکە ببینین کە لە پشت ئەو پیاوەیە بە ژن و پیاوەوە، چونکە جاری وا هەیە خودی ئەو تاوانبارانەش قوربانی سیستەمەکەن. پیاو هەبووە بۆ نمونە لە زیندان بووە، ئێمە قسەمان لەگەڵا
ئەڵێ من کە گەورە کراوم پیان وتم تۆ شەرەفی خێزانەکە بێ بپارێزیوە بالفعل ئەوەم کردو کە پێم وتراوە لە دوایە یاسا گۆڕێ من بە یاسایەکی تر بە تێڕوانینێکی تر دیسانەوە حکمی زیندانی ئەبەدیم بەسەراتراوە ئەی باشە ئێمە تۆ بە منە دوت من شەرەف بێ بپارێزم منە بێ خوشکەکەم بکوژم و من پەشیمانم ئێستا بەڵام تۆ بە حکمێکی تر هاتووی حکمم بەسەرایی کەواتە قوربانی بوونی پیاویش لە هەمان کاتە ئەبێ ببینین چونکە پیاو هەموو پیاوێک بە قەدێک لە سیستەمی پیاو سالاری زەرمەند نییە هەروەکو چۆن هەموو ژنێکیش هەموو پیاوی بە قەدێک سوودمەند نییە و هەموو ژنێکیش بە قەدێک زەرمەند نییە لە پیاو سالاری دێمەوەڵات بۆی زیاتر لەسەر مەسەلەی کەلتور و دین و سیستەم قسە بکەین بەهار پێش بوو لەو بارەوە تێڕوانینی تۆ بزانم کە ئێمە ئایا بۆ تیژی ڕوبەڕووی پیاو ئەبینەوە یاخود چیتر بەڵێ لە کاری ڕۆژانەی پیاوان زەرمەند سیستەمە سالاری لە ژیانی ڕۆژانەی خۆمان و لە کارکردن هەرەوەی پیاوە جاری وە بۆ فشارە زۆری کە لەسەریانە مەسەلەن ڕۆبەتان وەکەمە لەم وڵاتە پیاو سالاری قووەترە و هەموو شتەکان یارمەتی سیستەمەکە ئەدەن وەلەو دەریتر کۆنەوە ئەوەیە پیاوە شخوان ئەمە دێنن بەڕاستی بەدەست سیستەمی پیاو سالاریەوە لە زۆر ئەمە دیارە بەڕاستی بەتایبەت لە کاتی تیژی کوشتن لە کاتی ڕاستە ئەمانە وانبار درێژکارن بەڵام ئێمە کەسمان هەبوو کە گریاون لە دوای ئەو حاڵەتە ئەمانە کاریگەرێکی زۆر دائەنێ لەسەر ئەوانیش ناکرێت ئەمە بەکاردێنرێت سەر نەکرێت ناکرێت ئەمە تەنها ڕەگەزی بەرامبەری پیاو ببینێت کە ئەم دژمنکاریەی کە زۆر زەرمەندە لە کۆمەلگا زیاتریشی لەسەر ینی ئەوە ببینێت ینی ئەوە پێمەکەی ئەمە بێ ئەمە بەڕامن گەورەترین غەڵەتە و گەورەترین زەربەشە لە کۆمەلگا هەر کۆمەلگا بە بڕوان لەبەرەوە ئەوە ڕاستە بڵێن نان باجی زۆری ناموسەتی و ئەوانە ژانەی گەورە سەرشانیان لە بڕوانە ئەو سیستەمە پیاو سالارێ نەبێ لە هەموو شوێنەکە ڕوبەڕوێنەوە دوای ئەوەی کە ژنەکانش دەگری ئەم سیستەمە پیاو سالارێن ئێمە زۆر جار کۆنیە بڵێ پیاوێک هەڵگری سیستەمی پیاو سالارێ ئێمە تەنها کێشەکەمان لەگەڵ ئێمە کێشەمان لەگەڵ ژنەکانشتاکە نوێنەرەی سیستەمەتی پیاو سالاری بکەن و زۆربەی شتەکانێنەوە بەسەر ژنەکانە زیاتر دیفاع لە دیفاع لە پیاوە لە سیستەمی پیاو سالاری بەڕاستی ئەمەش هەردووکی بەڕاستی بۆ ئێمە لە کاریگەڕانی خۆمانە ڕوبەڕوویەوە لە دادگاکانە لە ناو ڕێکخراوەکانە لە پۆلیس لە گرتوخانە و لە هەموو شوێنەکان چەندین نمونەی لەو جۆرەیە کە ئێمە ئەتوانین پیاوەکانی ئەم سیستەمە ئەیان بەڵام هەڵنەگرێت کە چنێک لە کوردستان لە هەرێمێکی وەکو ڕۆژانەیە ژنەکان کورسیان هەڵوەوە ئەو دیدەش بەرەرێکی کرێت پیوا بێت پیاجار من پێم وایە دیدێکی زۆر خراپە و کاریگەرێکی خراپی ژنان لەسەر کوردستان بۆی کە تۆ پیاوجار تۆ پێوا بێت تەنها ژنەکانە ئەبێ هەرچەند پاڵوانان ژنان ئەم قورسایە هەڵبگرن ئەبێ هەرچی خۆیان ئەم گۆڕانکاریە دروست بکەن لەناو کوردستان بەڵام بەهار قسەکە لەسەر ئەوەی ئەم پرسیارم ڕووی لە هەردووکتانە ڕاستە ئێمە ئەزانین ناکرێ پیاو بە تەنها بەرپرسکەین بەڵام ئەو توندی ژیانی کە ڕوویە بۆ نمونە لە بریتانیا ئامارەکی وایە لە 185 توندوتیژیەکان هەمیشە پیاوە لە بەرامبەر ژنێکە من دڵنیام لە هەرێمی کوردستان ئەم نیسبەتە زۆر بەرزترە لەوە یعنی ئەکرێ بڵێن لە 198 توندوتیژیەکان 98 لەوانەیە لەو ئاستەیە بێ بەرزیەکەی کە پیاو ئەیکا لە بەرامبەر بە ژنانە بەڵام ئەگەر ئێمە پیاو بەرپرس نەکەین بەپی ئەو تێڕوانینەی کە وەکوتمان هەندێک خەڵک تەرویجی پێدەن و باسیەکەن
ئەی کێ بەرپرس بێ لەمە بۆ نمونە ئێوە باز لە سیستەمەکەن باز لە سیستەمی پیاو سالاریەکەن حەزەکەم جارێترە چمۆ لای دکتۆر چۆمان لە ئێستاە سیستەمی پیاو سالاری مەبەستان لە چییە؟ من تەنها بۆ ڕوونکردنەوەی قسەکەی جەنابەت یەکش دەڵێم کە وەختی ئێمەڵێن جیاوازی نییە مەبەستمانەوەی بە فطرەت جیاوازی نییە لە نێوان شخصیەتی ژن و پیاوە یعنی پیاو بەس لە بەرەوەی پیاوە شەرت نییە تند و تیژ بێ هەر وەک چۆن ژنیش بەس لە بەرەوەی ژنە شەرت نییە میهرەبان بێ بەڵام بێگومان لە واقعە لە جیهانی ڕاستەقینە جیاوازی هەیە لە نێوان ژن و پیاوە ئێمە ئەمانوێ بڵین ئەم جیاوازیە سروشتی نییە بەڵکو کۆمەلگا دروستی کردووە بێگومان پیاو دەسەڵاتی زۆر زیاترە لە ژن ئازادی زۆر زیاترە مافی زۆر زیاترە و ئەو ماف و دەسەڵاتی کە هەشی بووە زۆر جار لە دژی ژن بەکاری هێناوە کەواتە لە واقعە ئێمە دەبینین تند و تیژی زۆربەی کەیسەکان پیاو بەکاری هێناوە لە بەرامبەر بەژن بەڵام ئەمە خودی یەکێکە لە دەرەنجامەکانی پەروەردەی هەڵا و کەلتوری هەڵا و میدیای هەڵا و یاسای هەڵا سیستەمی پیاو سالاری کە جەنابی پرسیاری سیستەمی پیاو سالاریت کرد سیستەمی پیاو سالاری تەنها لە یەک شت پێک نەهاتووە سیستەمی پیاو سالاری هەر سیاقە هەر بەشێکی مێژووی سیرکەی مێژووی خۆمان سیرکەی سەرجەمی دنیاش سیرکەی سیستەمێکە کە بەردەوام لە خۆگونجاندن و گۆڕانکاریایە بۆ نمونە لە قۆناغێکە کە ئاین دەسەڵاتی زیاترە وەک لە زانست لە ئەوروپا بۆ نمونە سەیرەکەیت ئاینێکی خوێندنەوەیکی ئاینی زۆر کە بە سوودی پیاو بووە و پیاو سالار بووە بەکارهێنراوە بۆ کۆنتڕۆڵکردنی ژن دوایی کە زانست ڕەواجی زیاترە بێوە ئاین وردە لە کای کۆمەڵایەتیە گرنگی کەمە بێتەوە دیسان زانست بەکارهێنرێ بۆ جیاکردن لە جیاکاری بەرامبەر بە ژن لێکۆڵینەوەی زانستی زۆرەکرێ کە هەمووی بە درۆ خراونەتەوە ئێستا کە گوایە ژن توانای جیاوازە لە پیاوە ژن توانای کەمترە لە پیاو کەواتە لە هەر سیاقێکی مێژوویە سەیریکی لە هەر ساتە وەختێکی مێژوویە سەیریکی پیاو سالاری پێک هاتووە لە کۆمەڵێشتی جیاواز لە دەستبەیەکردنی تەفسیری باوی ئاینی ئەو سەردەما و هەروەها یاساکانی ئەو سەردەما و هەروەها کەلتور و پەروەردەی ئەو سەردەما لەگەڵ شێوازی بە کۆمەڵایەتی کردن و میدیا و ئەمانە هەمویان بەیەکەوە دەست بەیەکەکەن و سیستەمی پیاو سالاری دروست دەکەن ئەو سیستەمی پیاو سالاریە بە بۆنەی گۆڕانکاریە سیاسی و ئابووری و تەکنۆلۆژیەکانەوە جاری وایە گۆڕانکاری بەسەرادێ بەڵام هەمیشەش خۆیە گونجێنێ کەواتە وەختی ئێمە باسی ئەوەکەین دەسەڵاتی سیاسی و ئاینی و کەلتوری بەیەکەوە کە بەشێکی زۆری ئەم دەسەڵاتانە لە وڵاتی ئێمەمانانە بەدەست پیاوەون بێگومان بۆیە پیاو سالاریش بۆ یاساکان و بۆ ئاین و بۆ کەلتورەکرێت چونکە ئەوان تەفسیرەکانیان کردو ئەوان بەهاکانیان هەڵبژاردووە کەواتە سیستەمەکە پێک هاتووە لە کۆمەڵێک کایی جیاواز کە بەیەکەوە ئیشەکەن وەگەر ئێمە بمانەوێت دەستکاریکەین ئەبێ لە چەند قۆڵێکی جیاوازەوە دەستکاریکەین و تەنها بەتەمان نەبین مشکلەکە تەنها پیاو نییە مشکلەکە زۆر لە پیاو گەورەترە لە ڕاستێکی پیاو سەدان ساڵی هەبووە بڵین هەزاران ساڵی هەبووە سیستەمێکی تەنیوە لە بەها یاسایی و کەلتوری و کۆمەڵایەتی و ئەم سیستەم و بەها کۆمەڵایەتیانە وا بە قۆڵی ڕۆچوونەتە ناو ئێمەوە کە زۆر زەحمەتە بە 2 سەدا فێمینیزم بتوانانی لێکی هەڵوەشێنیتەوە ئیشی زۆر زۆر چەترێوێ کەواتە دکتۆر چۆمان من وا تێگەم لە تەفسیرەکەی تۆ کە تۆ زیاتر باز لەواکەی کە پیا و ژن لەباری بایۆلۆجیەوە هەر چۆنێک بن ئەوەن کە هەن بەڵام ئەوە ناتوانێت تەفسیری توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان کە بە هیچ جۆرێک و نابێتە هۆکاری سەرەکی بەڵکو ئەوەی کە ئەتوانێ تەفسیرێک بێ بۆ ئاستی توندوتیژی ئاستی بەرزی توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان ڕۆڵە جێندەرەکانە ئەو ڕۆڵانی کە بە جیاواز بۆ پیاوە بۆ ژن دانراوە و وەکو دوو تاکە جەندەر ناسێنراون لە هەموو دنیاە و لە بەرامبەریا پیا وەکو سەردار و خاوەن و بکەر نیشاندراوە یاخود پارێزەر نیشاندراوە ژنیش بە تەواوی پێچەوانەکەی ئەو بوونەوەرە یاخود ئەو جەندەرە لاوازەیە کە ئەبێ پارێزراو بێ کە ئەبێ ئاگال لێ بێ کە ئەبێ بەخێو بکرێ کە ئەبێ کارکردی لەسەر بکرێ واتە ئەم ڕۆڵە جێندەریانە وای کردووە لە باری کۆمەڵایەتیەوە پێناسی ژن و پیایی بە جۆرێ کردووە کە دەسەڵاتێکی نایەکسان و دەسەڵات با بڵێن ناهاوسەنگیەکی زۆر گەورەی دروست کردووە لە نێو دەسەڵاتی پیا و ژنە و
و ئەمە لەسەر ئاستی خێزان دروستە لەسەر ئاستی کۆمەڵگە دروستە و بە فراوانی لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئابووری و لە شوێنی کار و لە هەموو جومگە و شوێنێکی ژیانە ئەمە دەرکەوتووە و وەک ئێوە باستان کرد بۆ چەنەها سەدەیە ئەمە بەم شوێ ڕۆشتۆتە پێشەوە. پێم خۆشە بەهار بێمە لای تۆ کەسێکی لە کوردستان دەمێ ساڵە لەگەڵ کەیسەکانی توندوتیژی سەرکارت هەیە و لەگەڵ ئامرازی جۆراوجۆری با بڵین هەم ئامرازی جۆراوجۆری خەباتتان بەکارێناوە یا بەرەنگاربوونەوەی توندوتیژیتان بەکارێناوە، بەڵام تووشی بربەستی زۆریش بوون لە بەرامبەریە. من پێم خۆشە چۆنڵی بە لە درێژەی ئەم باسەی جیاوازی لە ڕۆڵە جێندەرێکانە و لەسەر هەموو ئاست و جونگەکانی کۆمەڵگە و دەسەڵات و دام و دەستگاکانە پێم خۆشە نەختێک لەم بارەیەوە لەم ئەزمونانەی خۆت کە ئێوە بەهۆی ئەم دەسەڵاتی و ئەم ڕۆڵە جێندەریەوە یاخود بەهۆی دەسەڵاتی سیستەمی پیاوسالاری وەک سیستەم لەم کۆمەڵگایە ئەو بربەستانە چین بەردەوام تۆ ئەیبینیتەوە کاتێ ئەتانێ بەرەنگاری ڕوبەڕووی توندتیژی ببنەوە. بەڵێ ئەگەر ئێمە بیرێک لە نۆزێک دووسام کردنەوە کە لە دوای تویەکەوە زیاتر ئەوەی کە ئیشم کردووەوە بە ئەو بەدەستی و ئاسیانەی کە هاتوونەتە بەردەما بە بڕای من هەوڵێکی زۆر دامەدرا بجێکردنەوەی ژنگاو لە یەکتری ئەو ڕۆڵە جەندەرگا من پێم وایە نەوەکانە هێشتا بەو جۆرە بەڵام هیچێکی زۆر لە سیستەمەکرا کە ڕۆڵە جەندەرگەکان زیاتر فەراغێکی گورە و تۆڵی جێکردنەوەیەکی زیاتر لەناو خوێندنگاکان لەناو زانکۆکانە بە بەرنامەیەکی زۆر داڕێ و ئیش لەسەرەمەکرا جیاکاری ژنەکانە لەگەڵ لە شوێنی کارکردن بۆ نمونە پارێزگاکانی ناودارگاکانی هەرێمی کوردستان کە پێشتر مەسەلەن ژوورێکی هاوبەشیانە بۆ بە هەوڵی کۆمەڵێک لە پارێزەران جارێکی شوێنەکانیان ئەتوانن پێکەوە بن بە کاتی ئیستراحەتان. ئەوە نمونەیەک بۆ من باسی چەندین هەوڵی ترمان بینی کە مناڵان گەنجان و زەکار و زان ئەنی بڵێن لە زانکۆ پەیمانگاکانە نام کە لەبێت هەڵا بەڵام لە مەرحەلەی جیاوازە کە تۆ لێرەوە دەستەکەی بۆ ئەو جیاوازی تۆ دائما هەمیشە لە ئەوەیە نەریت و باڵی پارێزی و یارمەتیدانی دەسەڵاتی هیچ لەسەر جیاکاری دەبێت چنە پیاوە داتووە برێوێکی زۆری پێدراوە لە مەجی خوێندنگاکان و زانکۆکان و هەموو ئەمانە بەڕاستی لایەنی جەندەری بە تەواوەتی بەوازنەی ئیشی لەسەرەکرێت پەروەردەی ئەم سەردەمەی ئەمەی لەسەرکراوە. لەگەڵەوە هەمیشە هەڵ ئەمە دەنگێک زوتنەوەیەک کە بێوێت کار لەسەر ئەو کار بۆ یەکسانی جەندەر بکە کار لەسەر ئەو کات کە وەسیلە بدۆزێت بۆی کە تێکەڵاوی دروستکە بۆی کە پرسەکە بکە بە پرسی ئەو ئینسانە بە وجدانانەی کە ئەیانەوێت کۆمەڵگەیەکی تر بێ کچی منداڵ مەسەلەن ئەو جیاکاری لە بەرامبەرانێک لەناو ژنەکانە لە زۆر گەشتەکانە بەڕاستی ئەوەی کە بۆ هەمیشە لە پەنای ئەمە شاخێکی گەورە لە نەریتێکی کۆنا پارێزی ئەمە لە بەردەستێک لە بەردەستی ئەناو لە ئیشەکانە بەجیارەوەی کە ئەمە بەرسیاست وڵات دەستگا جیاکاری لەبینی ژنکا و دەسەڵاتی هەموو ئەم شتانەیە بە بڕوای ئەمە ئەسڵی کێشەکانی ئێمە ئەم شتانە پێ دروستیەکە یەک شت لەناو کۆمەلگایە لەناو یاسایە لەناو سیاسەتە کە باز شوێنە گرنگەکانەکەی هەموو وڵاتەکە وەرگۆیەوە قسەکە ئێمە لەسەرەکە ئێمە بڵین لە بەرامبەر پیاوانی بەڵام لە بەرامبەر هاوساریان سەیری ئەم وڵاتەکە کاتێ باس بەرەوبردن سیاسەت هەموو شتە گرنگەکانەکە هەموو لە پیاوە هابووری ئەم وڵاتە باس لەوە بەپێی ڕاپۆرتی کە ساڵ نوێک دو ساڵ لەمە پێش بانکی دەوڵەتی کردەوە کەمترین کەسارە لە هەرێمی کوردستانە ئەمە دەڵێنایەوە بۆ ئەناقش ڕاستە لەبەرەوە هەموو کاتێک ئابووری ئەم وڵاتە ئێمە لەگەڵ دووریەکی زۆر هەیە لەلایەک ئابووری لەلایەک دەسەڵاتی سیاسی لەلایەکەوە یاساکان
یاساکان مثلەن یعنی خۆی بکەیتەوە یەکدنیا یاسا لە بەرامبەر یەکسانی لە پیاوانە وڵاتەیە یعنی یەک لە بین ژن و پیاوان وڵاتەیە بەس لەبەر کە لەناو جیهاتیانە دەجامەوە لەگەڵا ئەوەی کە خوێندووە ئەوە گرنگ نییە زانست مەسەڵەشتنی تۆ هەر شتێک کاتێک ژنێکی لە بەرزدا لە بەرامبەر پیاوێکە تۆ لەم سەڵات هەیە ئێمە ئێستا لەسەر مەسەڵەی وەرەسە ئەکەین کە ژنەکان لەبەری ئەمانەی هۆشیاری دەین لەسەر ئەوە کە بتوانین گۆڕانکاری ئەمە ئێستاکانە دروست بکەین کە کچێک و کوڕێک یەک مافی هەبێت تا ئەم دەقەیە مەسەڵەی وەرەسە تۆ هەر هەویەت تێگەدرێ بە دادەکانە کە تۆ وەرەسەی براکەت لە خوشتە زیاد هەرچێکت خوێندووە بەڕێوە سەرۆکی زانکۆیەکی یان زۆر کەمت وەکو ژنێک مامەڵە لەگەڵ تۆیان لەبەرەوە بەڕاستیان نمونەن بۆ ئەو ڕوبەدەریەکە وەک ژنێک لە هەموو شوێنە جیاوازەکان کە مەسەڵەن وڵاتە لە سیستەمێک بەڕێوە ئەچێتە کارێک بەڵێ ئێمە لە تەوەری دووەما ئەچینە سەر بابەتی باسیەوەی کە ئێمە چۆن پێویستمان بەوەیە بیر بکەینەوە کە بۆ وەستان و کەمکردنەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بە کچان ئەبێ بەرەو ڕووی چی بینەوە یاخود کێ ببینەوە کە دیار بوو بەم گفتوگۆی ئێوە و دڵنیان بە دەیان گفتوگۆی تر و ئەوانە کە ئەکرێت لەسەرم بابەتە بکرێ ئەویش ئەوەیە کە ئێمە ئەبێ بەرەو ڕووی سیستەمێک یاخود هێرشێکی ڕێکخراو یاخود بێمافی وەستەم و چەسانەوەیەکی ڕێکخرا و سیستەماتیک لەسەر ژنان کە کۆی هەلومەرج و بارودۆخێکی دروست کردووە کە ژنتیایەتی و تونند و تیژی بە جۆرێک بووەتە یەکێ لە نەتیجەکان یەکێ لە ئەنجامەکانی ئەم هەلومەرجەی کە ژنتیایە ئەژی و کە کەلتور دەوری خۆی هەیە دین دەوری خۆی هەیە دابوونەری دەوری خۆی هەیە و ڕۆڵی پیاوان ڕۆڵی جەندەری پیاوان دەوری خۆی هەیە و هی ژنانیش دەوری خۆی هەیە و دەسەڵاتی سیاسی دەوری خۆی هەیە لە تەوەری دووە ماوکوتم ئەچینە سەر ئامرازەکانی بەردەستمان یاخود ئەو شێوازانە و چۆنێتی کارکردن و ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لە ئێستاە ناوبڕێک ئەکەین بینەرانی ئازیزی کەناڵی هیوادارم لەگەڵمان بن بۆ تەوەری دووەمی ئەم گفتوگۆیە و بیرتان نەچێکە لە کەناڵەکانی یوتیوب و فەیسبوک و پلاتفۆرمەکانی ترەوە هەم لایک بکەن هەم شێر بکەن هەتاوەکو دەنگی کەناڵی هیوا لە پێناو دنیایەکی باشترە بگا بە هەموو لایەک دێنەوەلاتە. بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا هاتینەوەلاتان سڵاوتان لێبێ دووبارە. من گۆنا سەعید لەگەڵ هەردوو میوانم دکتۆر چۆمان هەردی و بەهار مونزیر لێرەین بۆ گفتوگۆکردن لە تەوەری دووەمی بەرنامەکەمانە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لەسەر ژنان و کچان لە هەرێمی کوردستان. لە تەوەری یەکەمە ئێمە باسی ئەوەمان کرد کە بزوتنەوەی ژنانی چالاک ڕێکخراوەکانی ژنان یاخود ژنان و پیاوانی ئازادی و یەکسانی خواست بۆ ئەوەی ڕوبەڕووی تونند و تیژی ببنەوە ئەبێت کێ بەرپرسکەن ئەبێ ڕوبەڕووی کێ ببنەوە لەوەیە گفتوگۆمان کرد لەسەر ئەوەی ئایا وەکو هەندێکەڵێن ئەبێ ئێمە پیاو تاوان بارکەین بەتەنیا یاخود ڕوبەڕووی پیاوان ببینەوە ئایا ئەمە کێشەیەکی بایۆلۆجی پیاوانە کە تونند و تیژیەکەن یاخود ئەبێ ئێمە باز لەوە بکەین کە ژیان و هەلومەرجێک کە ژنانتیایە ئەژین لە هەرێمی کوردستان بە تۆڕێک لە سیستەمێکی پیاوسالاری کە کەلتور و دابوونەریت و دین و دەسەڵاتی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان هەمووی دەوری هەیە لەمەیە هەمووی کاریگەری لەسەر داناوە هەمووی ڕێگری داناوە لە بەردەم ئەوەی کە ژنان بتوانن بەرەوڕووی ئەو تونند و تیژیە بەرفراوانە یاخود ژنان و پیاوانی ئازادی خواست بتوان بەرەوڕووی ئەو تونند و تیژیە ببنەوە. لە تەوەری دووەمە من لەگەڵ میوانەکانم ئەمانەیە بڕۆینە سەر بابەتێکی بڕۆینە سەر درێژەی ئەم بابەتە ئەوەی کە
ئەگەر ئێمە بزانین بەرە ڕووی چی ئەبینەوە ئایا چۆن بەرە ڕووی ئەم مەسەلەیە ببینەوە چۆن بتوانین هەوڵ بین ئەوە بکەین ئامانجی خۆمان کە تونند و تیژی ئەگەر ناتوانین کۆتایی پێبێنین کەمی کەینەوە لەو ئاستە بەرزەی کە ڕوبەڕووی ژنان و کچان لە هەرێمی کوردستان بۆتەوە بیهێنینە خوارتر. ئەزمموی ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەموو ئاگدارین ئەوەیە کە ساڵ بە ساڵ ئاستی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچان چۆتە سەرەوە و جۆرەکانی تونند و تیژی جۆرا و جۆر و چوونەتە سەرەوە هەروەها. باری ئابووری خەڵک خراپتر بووە، باری ژیان و گوزەرانی خەڵک خراپتر بووە. ئەو کێشمە کێش و نەهامەتیانەی کە ڕوبەڕووی کۆمەلگا بووە بەرەو خراپتر چووە لە ئێستاە. بەپێی لێکۆڵینەوە جیهانەکان بێ یاخود بەپێی ئەو لێکۆڵینەوانەی تەنانەت لە کوردستانیش هەیە ئەڵێ کاتێک کە بارودۆخ بەرەو خراپترەچێ تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچانیش دەچێتە سەرەوە. کەوا بێ ئێمە هێشتا لە دوای 30 ساڵ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی هێشتا لە سەرەتای ئەم کارەیین لە بەردەمی کارێکین کە خەباتێکی درێژخایەنە کە پێویستی هەم بە استراتیجیە بە بیرکردنەوەیە بە معریفەیە بە بنەماکە فکریەکانێتی و پێویستیشی بەوەیە کە ئێمە بزانین ئەو ئامرازانە چین کە هەر ئێستا لەم بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانین بەکاریان بێنین و ئەو شێوازانە چییە کە ئەتوانین بەکاریان بێنین بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بەکچان. لەم ڕووەوە بەهار منزیر و دکتۆر چۆمان هەردی هەردووکیان لە هەرێمی کوردستان بە شێوازی جۆرا و جۆر کارەکەن ئەمان وەسەدان ژن و پیاوی تر لەو کۆمەلگایە. من پێم خۆشە بەهار ئەم جارە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەزمموی تۆ لە شێوازەکانی ڕوبەڕووبوونەوەی و یاخود هەوڵدان بۆ کەمکردنەوەی تونند و تیژی لەسەر ژنان و کچان چییە و ئەو ڕێگا کاریگەرانە ویان تەنانەت ئەگەر ئەزمونتان هەیە لەو ڕێگانەی کە لەوانەیە ناکاریگەر دەرچوو بێتن و گۆڕی بێتان پێویستی بە گۆڕین بێ ئێوە خەریکی چین لە هەرێمی کوردستان بووەمە؟ بەڵێ ئێمەوە ئەو کۆمەڵە چالاکوان و ڕێکخراوانەی تریش کە ئێمە چی ئەەکەین و بەڕاستیش وەکو باسمان کرد لە بەشتیەکەما کە ئەرکێکی قورسە بەس یعنی ئەرکێکی قورسە کە وادا ئەندرێت کە تەنهامە ئیشی ڕێکخراوەکان و چالاکوانان و کۆمەڵێک گروپ و لەو گروپانەی کە زیاتری عنی بڵێن ئیشی ڕۆژانە لە بەرامبەر تونند و تیژێ ئەکرێ تەنها ینی ئەتوانم بڵێم واسە پێنراوە بەسەر گروپێکی بچووک لە کۆمەلگای کوردستان کە لەناو ئەو هەموو تونند و تیژەی کە تۆ باست کرد کە ئەبێ لە بەریتانیا لە 1985 مەسەلەن پیاوەکان تونند و تیژن لێرە لە برۆی پیاوان زیاتر دەست ئاواڵان وە سیستمەکان هەمووی یارمەتی دەرن بۆی کە بەم جۆرە بێت ئەبێ لێرە چۆن بێت بە بڕای من ئەمەی کە لێرە هەیە لە کوردستان هەیە ئەرکێکی قورس وە ڕووبەڕووبوونەوەیەکی زۆر سەخت کە توان بڵێم ئەمە ڕۆژانە دەرگیرین لەگەڵ ئەو هەموو کێشە و گرفتانێک هێتە بەردەمان لە نەبوونی دام و دەستگایەکی پارێزراو بۆ ژنان. ئێمە گرفتەکەمان لەوەیان نییە کە دەستمان ڕناگا بە کەیسەکان وە کەیسەکان هۆشیاری ئەویان نییە کە ڕێکخراو هەیە ئەگەر بێنی بەراوردی کە لەگەڵ ساڵانی پێشووترا ئەمە زیاتر خەڵک ئەیزانێ ئەمە زیاتر ژنەکان ئەزانن کە مەسەلەن ڕێکخراوەکان کار ئەەکەن و دام و دەستگا و سنتەرەکان هەیە سنتەرەکانی بڵین بەڕێوەبەراتەکانی بەدواداچوونی یان بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر ئافرەتان و خێزان هەیە کە ئەمانە هەموو ئەگەر بەراوردی کەی بە ساڵانی پێشوو ئەم 10 ساڵەی کۆتایی با بڵێن زیاتر باز لێ بکەین کۆمەڵێکشن ئەمە لەوە بووینەتەوە کە ئەم شەنانە بناسرێن ئەمە ساڵانێکی زۆرە ئیشی تیاکرێت ئەوەی کە ئێستا گرفتە بەڕاستی نەبوونی سیستمێکی پارێزگاری تونند و تۆڵە لە کاتێکا کە تونند و تیژی ڕۆئەدات نەبوونی سیستمێکی بەرگریکردن و سیستمێکی تونند و تۆڵە لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و هەتا ڕێکخراوەکانیش کە ئێمە گیرۆدەین بەڕاستی بەدەست نەبوونی ئەو شێوازانەی تر کە بۆن منە لە وڵاتانی کە لە وڵاتانی تر هەیە کە بەڕاستی من لە دەریشەوە ئیشم کردو لە کوردستانیش ئەزانم ئەبێ چۆن بێ ناک ئەوەی کە ئەوێ زۆر باش بێ و لەوێش بە تەکیدی هەر سیستمێکی پیاو سالاری هەیە بەڵام کۆمەڵێک لەو شتانە بەدەست هاتووە ئەوە بزوتنەوەی ژنان لەوێ توانی وێتی
بیسەپێنێت بەسەر دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی بەڕێوەبردننی ئەو وڵاتان بەڵام ئەوەی کە لێرە هێتا ئێستا بزوتنەوەی ژنان ئەو قووەتەی نەبووە کە بتوانێت زەختێکی ئەو نەبکات کە ژنان لەم ڕۆیان باشتر بێ و تونند و تیژەکان لەم ڕۆکەمتر بێ و یاساکان پتەوتر بێ و بتوانێت بەرگریکار بێ لە مافێک لەو کەسانەی کە ڕزگاربووی ژێردەستی تونند و تیژین یان لەناو تونند و تیژیەکان یان ئەوەی کە خێزان چەندێک هاوکارە لە کەیسەکانی تونند و تیژیە یان چەندێک ژنەکان فشارێکی زۆریان لەسرە بەوەی کە کاتێک گەزانێگەر لە پیاوێک جاب بێتەوە کە ئێمە پێڵێن هاوسەرگیری ناچاری چەندێک لەم هاوسەرگیریە ناچاریەیە هێتا دەست درێژی سێکسیش قبوڵەکە کەیسمان هەیە ئێمە ڕۆژانە ئێمە سنتەرەکانمان دەیان کەیسمان بۆ ناو ڕێکخراوە ئەمە تەنها ڕێکخراوی ئێمە کە من خۆم ئیشی تیاکەم کە لە نزیک ئێمە حەوت جێگا سنتەرمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ڕۆژانە ئێمە کەیسەکانی تونند و تیژی ڕۆمانتیەکە بەڕاستی ئەمانە کاری زۆ قرسن و ئێمەش ئەم وسیلەیەمان هەیە کە وەکو ڕێکخراو بتوانین بوەستینەوە بەرامبەر تونند و تیژەکان کە بەرامبەر بە ژنان و کتانی ئەم هەرێمە ئەکرێت یەکێکی تر لە کێشەکانمان کە ئەمە کێشەی چەند ساڵێک لەو پێش نەبووە مەسەلەن کێشەکانە لەناو سۆشیال میدیایە کە ئەمە لە ڕێگەی تەکنۆلۆژیایەکی تازەوە کە هەڕەشە لە کچەکان نەکرێت هەڕەشەی مەسەلەن بڵاوبوونەوەی ڤیددیۆکان و پەیوەندیەک ئەگەر هەبوو بێت و وێنەکان و ئەمێکێکە لەو تونند و تیژانەی کە کچانی زانکۆیان ڕوو لە ئێمە ئەکەن کە مەسەلەن لەژێر هەڕەشەیەکی گەورەیان ئەمانە بەڕاستی جاری وایە نازانیانی دەست و پێ دەبەسترێ نازانی چۆنی کاری لەسەر کرد لەبەرەوەی ئەو دەستگایانەی کە لەناو حکوومەتە کارەکات زۆر هاوکار و یارمەتی دەر نییە یان کچێک کە ڕزگار بووی ژێر چۆنڵی تونند و تیژیان دەست درێژێکی سێکسیە مەسەلەن نەگەوەی کە تەئمین ناکرێت جارێ مشکلەی خێزانەکە مۆزوعی ئەوەیە کە ئەو نەریتە کۆنەیە کە چەندێک مەسەلەن ئەوەی کە ئەڵێن ینی مەسەلەن لەناو خەڵکە خێزانەکە مەسەلەن چاوی ئەچێتە سەر بەتابەتی لە شوێنە بچووک و لە شوێنە دوورە دەستەکانە ئەمە زیاتر ئەبێنجێت و ئێمە کەیسەکانمان بۆیێت لەبەرەوە بەڕاستیەمانە هەموو ئەو کێشە و قورسایانن کە جاری وایە ئەمە بە سەعات و بە 2 سەعات جارە بیرەکەنەوە بزانین چۆن یارمەتی کەسێک ئەمە دەستکانیت بۆ لای ئێمە بەس دەستمان بەسرا و چۆن یارمەتیان بەڕاستی من جاری وا هەیە لە خەمی ئەوەیان هەتا ژنێک کچێک بنێرم بۆ شەپەری کەوا بێبەهار من ئەمێ پرسیاری ئەوە بکەم بەپێی ئەم قسانەی تۆ کێشەی سەرەکی ئێوە ئەوە نییە کە ژنان بۆ نمونە نازانن کە خزمەتگوزاری هەیە و ئەتوانن داوای یارمەتی بکەن بەڵکو ئەوانەی کەن کێشەکە ئەوەیە کاتێ داوای یارمەتی ئەکەن بە دڵنیایی ڕێکخراوی ژنان ناتوانێ جێگەی خزمەتگوزاری دەوڵەتی و ئەمانە بگرێتەوە ڕێکخراوی ژنان ناتوانێ ئەو خاوەنی مەسەلەن بۆ نمونە خاوەنی ئەو دام و دەستگایانە بێ کە پۆلیس کە تەندروستی شێڵتەرەکان ئەوانەی کە ئەتوانن یارمەتی ژنان بن پارێزراو بن ڕێکخراوی ژنان زۆر جار ئەتوانێت تەنها نێوانیەک بکە لەو بینە یاخود بە نوێنەرایەتی ژنەکە هەوڵ بە ئەم خزمەتگوزاریانەی لە دەوڵەتەوە بۆ بێنێ بۆ نە لە ئەوروپا لێرە وایە کاتێ بتێ یارمەتی ژنێک بی ڕوبەڕووی تونند و تیژیە بێتەوە ڕێکخراوی ژنان ئەرکەکەی ئەوەیە کە ئەو جێگەیە دروستەکە ئەو ژنە هەست بە سەلامەتی ئەکا هەستەکە یارمەتی ئەدرێ تەلەفۆناتی بۆ ئەکان نامەی بۆ ئەنووسن هەوڵێن دام و دەستگا دەوڵەتیەکان بێنە پای ئەوەی کە هەموو جۆرە خزمەتگوزاریە بەم ژنە بکەن کە نەچێتەوە ناو بارودۆخی تونند و تیژ کە بارودۆخی ئەو خێزانەی کە لێوەی ڕای کردووە یا هەڵاتوە یا داوای لی هاتۆتە دەرەوانێ کەوا بێ بپێم قسانەی تۆ ئەمە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەناو ڕاستە وجودی هەیە و خەڵک ئەزانێ کە هەن بەڵام ئەو شتانە لە بەردەست ئێوانیە کە بتوانن ژنان بنێرن پشتیوانی زیاتر وەرگرن لە دام و دەستگاکانی دەوڵەت و یاخود یارمەتی درێژ ماوەتر بدرێن بۆ نمونە من چەند ساڵێ لەوە پێش هاتمەوە سەردانیەکێ لە پەناگاکانم کرد بەڕاستی ئینسان بۆی پرسیارە یعنی ژن لە دوای ئەوەی کە لە دەست هەڕەشەی کوشتن ڕائەکە ئەچێتە پەناگایەکەوە مانگێ دوان سیان چوار لەوێ ئەمێنێتەوە دوای ئەوە چی ژیانی چی بەسەریە لەو کۆمەلگایە لە هەرێمی کوردستانە یەکێ من لە ئەوەی کە لە تۆ لە ئەزمموی تۆ تێگەیشتنم کە ژن چارەسەرێکی ئەو تۆی بۆ نەدۆزراوەتەوە کە دوای ئەوە چی ئەکات چۆن ژیاندا ئەمەزرێنێتەوە لە نێو کۆمەلگایە چۆن ئەتوانێ بە تەنیا بژی کێ پشتیوانی ئەکا با بڵین ژیانی کێ بەرپرسە بێ لێی
نەک تەنها سەلامەتیەکەی بەڵکو دابینبوونی ژیانی لە کۆمەلگایەکە کە بە زەحمەت ژن ئەتوانێت بڕوا بۆ نمونە جێگایەک بە کرێ بگرێت یای بژی بەتەنیا لە کۆمەلگایەکە کە زۆر زەحمەتە بۆ نمونە ئەگەر ژنێ هەڕەشەی لەسەر بێ بتوانێت ژیان دامەزرێنێتەوانێ لێرەوە پێم خۆش بوو لەسەر ئەوە زیاتر بڕۆی کە کاتێ ئێوە ڕوبەڕووی ئەمانە ئەبنەوە چیتان پێ ئەکرێ لە بەرام بۆ نمونەوە گرەخراوەکان ئەو ئامرازانە چییە کە بەکارتان هێناوە فشار دروستکەن لەسەر دام و دەستگای دەسەڵات کە ئەم خزمەت گوزاریانە یا پێشکەشی بکەن یا بێنە پای ئەوەی کە پێشکەشی بکەن یەکێک لەو خاڵە بەهێزانی کە لە ناو ڕێکخراوەکانە هەیە من پێم وایە ئەمەی کە لە ناو ڕێکخراوەکانە ئەکرێت هێشتا حکوومەت ئەوەی نییە ئەویش مەسەلەی بەڕێوەبردننی کەیسەکانە ئەو توانانەی کە بەڕێوەبەری کەیسەکان هەیەە لە ناو ڕێکخراوەکانە زۆر ئەکرێت حکوومەت بێت لە ڕێگەی کورسی ڕاهێنانەوە بۆیان لە ڕێگەی فێربوونیانەوە چکە بەڕاستی ئێمە ئەزانین کە حکوومەت گرنگێکی زۆری بۆ نەداوەتە هەتا ئەو کارمەندانی کە لەگەڵیانە لەناو حکوومەتە ئیشەکەن بتوانن ئاگاییەکی باشیانە بێت توانایەکی باشیانە بێ بۆ دروستکردنی ئەو پارێزگاری لەو کەسانەی کە ئەچێت بۆ لایەن بە بڕای من ڕێکخراوەکان هەنگاوی باش چوونەتە پێشەوە بەپێی ئەو ئەزمونە و بەپێی ئەو کەیسە زۆرانەی کێت بۆ ڕێکخراوەکان و بەپێی ئەو کورسی ڕاهێنانانەی کە ئەتوانم بەڵام لەگەڵ نەتەوەی گرتوەکان لەگەڵ ڕێکخراوی ئەنتەرناشنال لە ناوخۆ بەپێی ئەو ئەزمونانەی هەیە لە کاری مەیدانیە پێم وایە ڕێکخراوەکان کە ئەو ڕێکخراوانەی کە کەیسەکان بەڕێوە ئەبن هەنگاوی باش چوونەتە پێشەوە بەڵام دامە ئیش لەسەرەوەکەین چۆن ئەمە بگات بە حکوومەتیش چۆن ئەمە بگات بەو کەسانەی کە مامەڵە لەگەڵ کەیسەکانەکە چەندین ینی ڕێکخراو نییە لە ساڵەکە چەندین کۆرس نەکاتەوە بۆی کە پشتیوانی لەو کارمەندانە بکاکە لە ناو حکوومەتە ئیشەکەن کە بە بڕای ئێمە ئەمەیکێکە لە خاڵە گرنگەکان خاڵێکی تر کە ئێمە ئێستا خۆمان لە پیدیۆ دەستمان پێکردووە گرنگیدانە بە پیاوان چۆن ئەو پیاوانەی کە لە جێگاکانە ئیشەکەن و هەتا بڵێن منهەجێکمان هەیە بۆ ڕوبەڕۆبوونەوەی پیاوان لە بەرامبەر تند و تیژیشتان کە بەڕاستی من بۆیە لێرە ئەمێ ئەو باسکەم ڕێکخراوەکان لە کاتێکا کە ئەزانن بربەستەگێتە بەردەستیان تۆ بێ بیر لەوە ئەەکەیتەوە چۆنی ڕێگای تر بدۆزیتەوە ئەوەی کە بڵێن لە وڵاتانی تر ئەزمونەکرێ ئێستا هەر ئەو پیاوانەشی کە تند و تیژیان کراوە گروپیان لە دەستەکەن خۆیان چۆن بتوانن ببن بە پیاوانێک دژی تند و تیژێتن بەڕاستی بێ ئەمە ئیش زۆر لەسەرەوە بکەین من لە ژیانی خۆمە هیچ کاتێک ئیشم نەکردووە کە پیاو نەبێت لەم بزوتنەوەیە هەمیشە پیاوانێکی یەکسانی خواز و بەویژدان و یەکسان ئازادی خواز هەبوون لەناو ئەم پیشانەیە لەبرۆ من جارێکی ترتەکی دەکەمەوە هەتا من لەم ڕۆژانای گەم لەو قسانە بوو کە ڕێکخراوەکانی ژنان نابێت پیاوی تیابێت من ناڵم ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی ژنانەوە مەسەلەن بەڕێوەبەری سەرەکیەکەی پیاوێک بیبا بەڕێوە من قسەکەم لەسەرەوە نیە بەڵام ناکرێت تۆ درگایەک دابخەی بڵێ تەنها ئەم ڕێکخراوە بەس ژن بەڕێوە بێت نەخێر ئەمە کارێکی هەڵەیە ئەبێ لە هەموو ئیشەکانە ژن و پیا و پێکەوە ئێمە باسمان لەوە کردکە پیاوانیش خوان ناکرێتەوە هەرچی پیاو هەیە بیکەیتە دەرەوەی ئەم بازنەیەکی داخراودانەی و بڵێیت بەستەنها ژنەکانە بێت لە ڕوبەڕووی ئەم توندوتیژە زۆرانە ببنەوە پیاوەیە یەکسانی خوازە و خۆیان زۆریان هەڵەن ئێمە نیگەرانین لەوەی کە بەم جۆرە لە کوردستانە ژن ژیانەکات بەڕاستی و ئێمە ژنامانەوێت هەتا ئێستا مەسەلەن بەیانی گروپێکی دروست بکە دژی کوشتنی ژنانە بەشێکی زۆریان داون دژی کوشتنی ژنان لە بەردەم مەحکەمەی سلێمانەیە کە من خۆم بەشداری تێعەکەم جێگەی دڵخۆشیە بەڕاستی کە بەشێکی بە دروشمێکەوە ئەوەستێت و لە دژی کوشتنی ژنان یەتە سەر جادە و پێی وایە لە دژی دەستدرێژی سێکسی و لە دژی هەموو ئەم شتانە لەبەرە ناکرێت ئەمە نەبینرێت ناکرێت ئەمە گرنگی پێنەدرێت بە بڕوای من هیچ ڕێکخراوێکی من لەگەڵ مەسەلەن لەگەڵ ئەڵەن کەیس مانجمەنتیانەوەی کە بەڕێوەبردننی کەیسەکان ڕاستە لە بەروی پیاو تند و تیژەکەی کردوەوانێ بۆ ئەم بەشە لە ئیشکردن زۆر گونجاو نەبێ من لەگەڵ ئەوەیان بەڕێوەبردننی کەیسەکان سۆشال وەرکەرەکانیان بەڕێوەبەری کەیسەکان ژنەکان بن بەڵام تۆ ڕێکخراوێک بەلای منەوە هیچ دروست نییە باسی یەکسانی جەندەری بکەیت و باسی وەستانەوە لە بەرامبەر سیستمی پیاسالاری بکەیت بەڵامی تر خاڵی بکەیت لە هەموو پیاوێک بەس تەنها شۆفێرەکان مەسەلەن پیاوەکان بن ناکرێت دەست خۆش بەهار من ئەخیر جملە مەڵم بۆ تێگەشتن و بۆ ئیشکردن لەسەر
ئەم پرسە بە بڕوای من ئەبێت لێرەوە ینی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان زۆر گرنگی بە بەشداری پیاوەکان بن لەم ئیشە قورسەی کارکرێت لەبەرەوە ئەم بازنە داخراوە ناتوانێت کاریگەری زۆر بکاتەوە بێ بکرێتەوە. دەست خۆش بەهار دکتۆر چۆمانیە مەلای تۆ ئەم پرسەی کە بەهار جوڵانی مەسلەی ئەوەی کە ئێمە با بڵین پرسیارەکەی من لە سەرەتاوە ئەوە بوو کە ئێمە چۆن بەرەنگاری چۆن ڕوبەڕووی توندوتیژی لەسەر ژنان و کچان بینەوە لە قسەکانی بەهارەوە گەیشتین بەو نەتیجەی کە ئەبێ پیاوان بەشدار بن لەم ڕوبەڕووبوونەوەیە ئەبێ بەشێک بن لەم خەباتە. پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم و پێم خۆشە هەڵبەت پێشەوەی ئەوە هینکەم بەهار بە دروست قسەیەکی کرد کە ڕێکخراوی ژنان بەشێکی خزمەتگوزاری ئەیە بۆ نمونە خزمەت بە قوربانیەکانەکە قوربانیەکان کە لەوانەیە لە باری دەرونیەوە زۆر باری دەرونیان خراپ بێت تووشی توندوتیژی بوو بێتن تووشی ترس و تۆقاندن بوو بێتن ئەمە لە ئەوروپاش وایە کە بەشێک لەو ڕێکخراوانەی بەشێکی زۆریان خزمەتگوزاریە دەن تەنها لە ژنان پێکاتون ژنانن خزمەتگوزاری تەقدیم بە پێشکەش بە ژنانەکەن بەڵام ئەوە ناگەێنێت تۆ لە خەباتێکی من پێم خۆشە تۆ لەسەرەوە زیاتر قسەمان بۆ بکەیت لە خەباتێک ئێمە باز لە ڕوبەڕووبوونەوەی مایکرۆ ناکەین بۆ نمونە تاک بە تاکی کەیس باز لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی بەرفراوانەکەین لێرەیە دەوری پیا و بەڕێی تۆ چییە و ئایا ڕاتچیە لەو بەرە هەر بۆ پشگیری لە قسەکانی بەهارخان ڕاستیەکەی تێڕوانینێکی هەڵە هەیە لە کوردستانە کە پێی وایە ڕێکخراوەکانی ژنان حکومەتن یعنی ڕێکخراو هیچ کاتێک جێگرەوەی حکومەت نییە ئێمە ئەگەر بیر لەوە بکەینەوە پاراستنی سەلامەتی کەسەکان هاوڵاتیان و هەروەها دابینکردنی داهاتێک بۆیان یاخود کار بۆیان بواری کار و زەمانەتی ئابووری و سیاسی و ئاسایشی گشتی ئەوانە بەرپرسیارەتی دەوڵەتە بەرپرسیارەتی حکومەتە بەرپرسیارەتی ڕێکخراو نییە ئەگەر سێری هەموو جیهان بکەی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لەبەر ئەوە دروست بوون کە هەندێک خزمەتگوزاری لە هەموو دنیای وایە هەندێک کەس دەکەونە پەراوێزی کۆمەلگاوە دەستگەیشتنیان بەو خزمەتگوزاریانە بۆ سەخترە یا لە شوێنی دووردەستن یا لە ڕووی هەژاریەوە یا لە ڕووی جەندەریەوە بربەستی زیاتریان لە بەردەمایە ڕێکخراوەکان کە دروستە بن بۆ لە ناوبردنی و بربەستانەیە بۆ نزیکردنەوەی ئەو کەسانە و هێنانە ناوەندیانە بۆ هیچی تر لە پراوێزی خزمەتگوزاریەکانی حکومەتانە بن و ئاسانکاریکردنە و پشگیریکردنە و لە هەندێک واریشە بێگومان پاراستنە بەڵام پاراستنی مرۆڤەکان بەگشتی لە کۆمەلگایەکە بەرپرسیارەتی حکومەتە بۆ مەسەلەی ڕۆڵی پیاو ئێمە بیرمان نەچێت حتا ئێمە لە ڕۆژاوە بزوتنەوەی سەفرج بزوتنەوەی مافی دەنگدان ژنانی ڕۆژاوە خۆتەزانی 70 ساڵ شەڕیان کرد هەتا مافی دەنگدانیان بەدەستهێنا کە مافێکی زۆر سەرەتاییە بۆ هەر هاوڵاتیەک لە ئەخیرا پەرلەمانەکان هەمووی پیاو بوون ئەبوایە پیاو بگاتە ئەو قەناعەتەی یاسایەک دەربکرێت لە پەرلەمانێکە کە لە 100% پیاوەکان بگەنە قەناعەت کە ژن دەبێت مافی دەنگدانی وەکو پیاوێک هەبێت یعنی هیچ فەرقێک نەکرێت لە ڕووی مافی سیاسی بەشداری سیاسی و دەنگدانەوە پیاوەکان ئەو بڕیاریان دەرکرد و ئێمە لە کوردستانیش بە هەمان شێوە ڕاستە ئێمە سیستەمی کۆتامان هەیە و سیستەمی کۆتا کۆمەڵێ کەم و کوڕی خۆی هەیە کە لێرا باسی ناکەم بەڵام سیستەمی کۆتا تەنها لە 30 پەرلەمان ژنانن لە 70 هێشتاش هەر پیاوانە ئەگەر ئێمە بمانەوەی یاسا بگۆڕین ئێمە پێویستمان بەوەیە ئەو لە 30 کە ژنانن بەشێکیان بۆ نمونە بە بۆنەی وەفای حیزبی یا ئاینیەوە هەندێک جار کە یاسایەک پەیوەندی بە ژنەوە هەبێ و مافی زیاتر هەبێت دەنگی پێ نادەن لەبەرەوە بێگومان زۆر گرنگە کە پیاو هاوکاری ئێمە بن هاوپشتی ئێمە بن لەگەڵ ئێمە ئیش بکەن بۆ گۆڕانکاری و ئەگەر بە پشتگیری ئەوان نەبێت لە پەرلەمانە ئەو یاسایانی کە تا ئێستاش تعدیل کراون و گۆڕانکاریان تێکراوە تێنەدەپەڕی بێگومان پیاوانی ئەندام پەرلەمان بەشدار بوون بۆیە ئەو یاسایانە هەندێکی تعدیل کراوە هەندێکیشی بەداخەوە هێشتا ماوە کە ئەبێ کاری تیا بکەین ئێمە لە کۆڵێکمان هەیە لەسەر چەمکی پیاوەتی لە کۆمەلگای کوردستانی باشوورە و بە هاوبەشیە لەگەڵ زانکۆی لندن سکول ئۆف ئیکۆنۆمیکس ئەوەی کە تەکیدی لێەکەینەوە لە ڕاستیە سێشتە ئێمە ئەبێ پیاو وەکو سێ لایەن ببینین یەکەم لایەنی ئەوەی کە بکەری توندوتیژیە نابێ ئەو لایەنەوەن بکەین دووهەم قوربانی سیستەمی پیاو سالاریە چکەوە پێشتر باسمان کرد پیاو لە هەمان کاتا قوربانی سیستەمەکەشەوە هەموو پیاوەکان بە قەدێک سوودمەندین سێهەم
توانای بکرێتی پیاوە بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی و بەدەستهێنانی عەدالەتی جەندەری. پیاو دەبێت بکەر بێت و ئەو پیاو دەبێت بەشدار بێت، چونکە ئەم خەباتی ئێمە پەیوەندی بە عەدالەتەوە هەیە. عەدالەتی شتێک نییە کە هەر ژن یا هەر پیاو بەتەنها لی بەشدار بێت، لی بەرپرس بێت. ئەمە شتێکە لە ئاستی ژن و پیاودایە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت پیاو، چونکە لە کۆمەلگای ئێمەدا زۆربەی پنتەکانی دەسەڵاتی ئابووری، سیاسی، ئاینی، کەلتوری، ئەم دەسەڵاتانە زۆربەی بەدەست پیاوەیە. لەبەرەوە پیاو دەبێت ڕۆڵێکی گرنگ ببینێ. دەنا زەحمەتە زۆر بەو هێزە کەمەی کە هەیە هینی بزوتنەوەی ژنان ڕێکخراوەکان و بەو لە سەتاسی کۆتایی کە ئێمە هەمانە لە پەرلەمانە بتوانین گۆڕانکاری گەورە بکەین و بەو ژمارەکەمەی ژنانی میدیاکار و ژنانی چالاک. لەبەرەوە بەشداری پیاو یەکێکە لە کۆڵەکە ئەساسیەکانی سەرکەوتنی ئەم بزوتنەوەیە و ئێمە هەمیشە هەوڵمان داوە پر دروست بکەین لە نێوان خۆمان و پیاوانی هاوڕایە کە لەوانەیە هەندێک پیاو هەن بەڵێ باوەڕیان بە یەکسانی و عەدالەتی جەندەری هەیە، بەڵام لە نەتیجەی جۆرێ قسەکردنی هەندێک کەسەوە، هەندێک تاکە کەسەوە، هەندێک ژنەوە پیان وایە ئێمە ژنان دژی پیاوان، ئێستا بەرێ دروست بووە بەرەی ژن لە دژی پیاو، کە تۆ ئەو بەرێ دروستکەی بەشێکی زۆری هاوسۆزی و هاوپشتی پیاوانیش لە دەستەدەی و ئەم بەرێ ئەسڵان هەڵەیە، چونکە ڕاست دەوێت ئەم سیستەمێکە کە زۆربەمان لی زەرەرمەندین، چینێکی تایبەت لە پیاوی دەسەڵاتدار زۆرترین ئیستیفادەی لێەکە، بەڵام بەشێکی زۆری پیاوانیش، پیاوانی هەژار، پیاوانی کەم ئەندام، پیاوانێک کە ئاستی سێکسوالیتی جیاوازیان هەیە، پیاوانێک کە سەر بە گروپی ئاینی جیاوازن، گروپی ئەتنی جیاوازن، هەموو ئەوانش زەرەرمەندن لە سیستەمە، بۆیە زۆر گرنگە ئێمە هاوپشتی و هاوکاریمان هەبێ لەگەڵیانە. بیریشمان نەچێ چۆماخەن هەر لە درێژەی قسەکانی تۆیە بەشێکی بەرچاویش لە ژنانی ئیلیت و ژنانی خاوەن چوزام لە چینی سەرەوە مستەفیدن، قازانجیان کردووە و بەو پێش کە تۆ بە جۆرێک ئیشارەت پێەیە کە لەوانەیە ئەوان لەبەر قازانج و بەرژەوەندی تایبەتی خۆیان و یاخود ئینتیمای حیزبیان ئەسڵەن ئەوان بوەستنەوە کە ژنیشن لەوانەیە ئەوان بوەستنەوە لە بەرامبەر ئەو هەوڵانەی کە ئەوێ کۆتایی بە تونند و تیژی لەسەر ژنان و کچان بێنێ، هەر لە گۆڕینی یاساکانەوە لەسەرەوە و دەنگدانی ئەندامانی پەرلەمان پێی هەتا دێت بۆ تەرخانکردنی بودجە بۆ ئەوی دام و دەستگاکان بودجەی تەواویان هەبێ، وەسائلەکانیان لەبەردەست بێ، ماڵەکانی پاراستنی ژنان هەبێت، بیمە و یارمەتی بۆ ژنان هەبێ کە یارمەتیان بن لە دەست تونند و تیژی ڕزگاریان بێ و پارێزراو بن. هەموو ئەمانە پێویستی بە ئیرادەیە، بە ئیرادەی سیاسی. بەڵام هەروەکو ئێوتن ئەم کۆمەلگەیەک نییە تەنها لە کۆمەڵێک پیاوی هاوبەرژەوەندی لەگەڵ کۆمەڵێک ژنی هاوبەرژەوەندی دروست بوو بێ، بەڵکو کۆمەلگایەکی وەکو هەموو کۆمەلگاکانی تری دنیا بە بڕوای من کۆمەلگایەکی چینایەتیە، کۆمەلگایەکی دابش بووە بەسەر بەرژەوەندی جۆرا و جۆرە و بەرژەوەندی ژنانیش ڕاستە لە چەندین خاڵە ئەتوانی یەک بگرێتەوە، بەڵام بەرژەوەندی مادی ژنان بە پێی جێگەوڕێگەی ئەوان، بە پێی جێگەوڕێگەی ئابووریان، بە پێی جێگەوڕێگەی چینایەتیان، بە پێی ئەوەی چ دەستکەوت و قازانجێکی هەم شخصی هەم حیزبی ئەکەن جیا ئەبێتەوە و لێرە کە جیا ئەبێتەوە بۆ پێ هەڵوێستیشیان جیا ئەبێتەوە، دوورکەوتنەوەیان لە بەرگریکردن لە ژنان جیا ئەبێتەوە، کەوا بێ هەر بەرەیەک تاک بێ یاخود گروپ بێ یاخود بزوتنەوە بێ کە بیەوێ کۆتایی بە تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بە کچان بێنێ، پێویستی بەوەیە کە هەموو ئەو هێز و کە هەموو ئەو هێزە کۆکاتەوە کە لەو کۆمەلگایە ئەتوانێ لە بەرامبەر ئەمەیا بوەستێتەوە و بڕوا بێنێ، نەک بڕوا بێنێ بەڵکو بەرژەوەندیەکی هەبێ لەوەی کە کۆتایی بە مەسەلەی تونند و تیژی لە بەرامبەر بە ژنان و بە کچان بهێنرێ. من پێم خۆشە وەکو دوا قسە ئەگەر فرسەت بم بۆ هەر یەکێ لە میوانەکانم سەرەتا لە بەهارەوە دەست پێکەم، ئەگەر بەرنامەکەمان بەداخەوە ئەکرێ زۆر زیاتر قسە بکەین بەڵام بەرەو کۆتایی ئەڕوە، پێم خۆشە بەهار ئەگەر قسەیەک هەبێ لە ماوەی دقەیەک بۆ 2 دقەیە بیکەیت وەکو دوا قسەت سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لە بەرامبەر بە ژنان و بە کچان. بەڵێ ئێستا کە لە هەرێمی کوردستان بەڕاستی باسی لەوە کراکە بە بۆنەی هەلومەرجی ئابووری خەڵکەوە ئێمە شاهیدی بۆ ئەوە ئەدەین لە ڕێکخراوەکان کە وەزئی خەڵک
خراپتر بۆ توندوتیژەکان بە ڕێژەیەک زیادیان کردووە بەڵام ئەوەی کە زۆر یعنی ڕۆژانەیەمە تووڕەکە ڕۆژانەیەمە نیگەرانەکە ئەوەیە کە زۆر یعنی باز دەکرێت کە ئاماری وەزارەتی ناوخوان ئاماری بەڕێوەبەراتیەکانی توندوتیژی ئەمڕۆ بە منەڵەن لە ماوەی دەماگە 4 ژن کوژراوە وتم هەر شتیوا بە من مەڵەن چکە بەڕاستی چۆنەڵێ ینی ئەم شتانە زۆر ینی دە ڕۆژانەی خۆتا لە کاری خۆتا زۆر نیگەرانە بێت چکە بەڕاستی ئەو ینی سەرچاوەیەکی وان نییە چکە بەڕاستی لە پێشە ئەگەر لە وەزارەتەکە لە وەزارەتی ناخۆشەوە بڵێ ئامارێکی تۆزێک باشتر هەبوو بەڵام زۆر ئیش لەسەرەوە کرێت کە ڕاستیەکان پیشان نەدرێت ئەم هەلو مەرجە ئابوووریە من پێم وایە کاریگەرێکی زۆر خراپی داناوە لەسەر خێزانەکان لەسەر ینی توندوتیژەکان زیادی کردووە ئەوەی کە ئێمە پێویستمانە بەڕاستی بە ژن و پیا ڕوبەڕووبوونەوەی ئەم وەزعەیەکە تیایین و بە پێکەوە بەرەوڕووی ئەو هەموو توندوتیژانە بوەستینەوە کە نەدرێت بەسەر ڕێکخراوەکانی ژنانە ئێمە لەژێر فشارێکی زۆرین زۆر بە ئاسانی ئێمە فشارەخرێتە سەرمان زۆر بە ئاسانی سوکاتیمان پێکرێ زۆر بە ئاسانی هەڕەشەمان لێ ئەکرێ زۆر بە ئاسانی لە سۆشەڵ میدیا و لە شوێنەکانەوە لە هەر شوێنەکە خەڵکانێکی پیاسالار بە ژن و پیاوەوە لە بەرەوڕووی ئیشەکانی ئێمە ئەوەستنەوە هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی کە هیلاکی و ماندووبوون و سەرخەتبوونی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان بدرێت بۆکو مەعمەلێک وایە ڕۆژانە بەرهەمە هێنرێتەوە ئەم هێرش و شتە ناڕەوانەی کە بەرەوڕووی ئێمە ئەبێتەوە ئێمە لەژێر فشارێکی زۆران بەڕاستی هیچ کاتێک کەیسێک نییە ئێمە بە هەزار جۆر لە کۆمنت و لە قسەی ناشرین و هەتا لە میدیای فەرمی کەسەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئێمە یانە نەکرێن و قسەی ناشرینمان پێنەوترێت و کەسیش خۆی لەبەر پرزناکە لەبەرەوە بۆیە من ئەڵێم بەڕاستی لێرەوە ئەبێ خەڵکانێک کە پێی وایە خۆی بە کەسێک یەکسانی خوازەزانێت ژنەیان پیاوە بێت ینی بێت لەگەڵ ئەم دەنگا بێت کە ئەمە بتوانین بەرفراوانی بکەین تەنها بەڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەتەنیا ئەمە ناکرێت ئێمە زۆربەی ئیشەکانمان پێکەوە ئەیکەین زۆربەی کەمپین و وەستان و هەتا بەیان و ئیمزا و هەموو شتەکان پێکەوە ئەیکەن جا ئەمە فراوان ببێت ئەبێتە دەنگێک لە بەرامبەر ئەو هەموو نادات پەروەری و لە بەرامبەر ئەو هەموو توندوتیژی و کوشتن و هەموو جۆرەکانی توندوتیژی و ئەو کۆمەلگایی کە بیبینین ناشرینەکانی ببینین ئیشی لەسەر بکەن جوانیکەن پێکەوە ئەمە یعنی بەڕاستی قسەی ئێمە و قسەی ئەخێری منیژەوەیە کە وەهی کردنیشە بەڕاستی ینی من هەر ئومێدم بەوە هەیە کە بتوانین بیکەین بۆ خەڵکانەی کە بێدەنگی لێنەکە خەڵکێک زۆر هەزاران خەڵک هەیە وەک ئێمە بیرەکاتەوە وەک ئێمە ئەی بینێت ناشرینی و ناڕێکیەکان وەک ئێمە هەموو شتەکانە بینێ بەڵام بێدەنگی لێکە بەس بێت لە جۆرێک لە جۆرەکان لە پشتیوانیەک لەو ئیشانێکی ئەکرێت بێت لەگەڵمانە بوەستێ و بە ئیشی خۆی بزانێت سپاس بۆ بەڕێزت دەست خۆش بەهار چۆمان خان فەرموو منی شار هەمان دووبارەکەمەوە ڕاستێکی من زۆر جار لەگەڵ میدیاکارانە ئەڵێم ئێمە وەختێ ڕۆژنامەوانێک توندوتیژی بەرامبەرەکرێ یاخود نەعەدالەتیەک ڕووەدا کامێراکەتانە شکێ ڕێگەتان نادەن بچنە شوێنێک هەر هەمومان هەڵەسینە سەر پێ بۆتان هەر هەمومان بەدەنگی بەرز هاوارەکەین داکۆکیتان لێکن ئەی بۆ ئێوە داکۆکی لە ژن ناکەن ئەی بۆ توندوتیژی بەردەوام هی ڕەمزی بەکارهێننەوە دروستەکەنەوە بەرامبەر بە ژنان ئەی بۆ ژن کورتەکەنەوە بەس بە کاڵاو بە سێکس و بە جوانی ئەی بۆ ژن وەکو بوونەوەرێکی ئالۆز وەکو پیاو نابینن کە چەندین ڕەهەندی جیاوازی هەیە و شایانی ڕێز لێگرتنە بەداخەوەیمە زۆربەی چین و توێژە جیاکان خەباتی نەمانتوانیەوە هەماهەنگی لە نێوان خەباتە جیاکانە بکەین خەباتی مافی ئازاد و مافی سیاسی و مافی جەندەری و مافی چینی هەژار ئەگەر ئێمە بمانتوانێت هەڵکێشێ بکەین لەوە چینە جیاوازەکان بەیەکەوە کارمان بکردایەوە چالاکوانی بوارە جیاکان پێکەوە کارمان بکردایە بەڵام بەشێکی کێشەکە ئێمە لە کوردستان ئەوەیە هەر یەک لەم بوارانە ئەوەندە زەحمەتە ئەوەندە بربەستەکانی گەورن هەر یەک لە ئێمە ئەوەندە ئیشی خۆی هەیە جاری وا هەیە سەرمان ناپەرژێ ئەو تۆڕە گەورەترە دروست بکەین لە هاوپشتی کە ڕەنگە بۆ سەرکەوتنی هەر یەک لە دۆزەکانی ئێمە زۆر سوودی زیاتر بێەوە پرۆسەکە کورت بکاتەوە هیوادارم ئێمە بتوانین ئەو تۆڕە لە نێوان چینە جیاوازەکان و خەباتە جیاکانە بۆ عەدالەت یەک بخەین دقیق منیش لێرەوە هەر ئەمەوێ دەنگی خۆم بخەمە پاڵدەنگی ئێوە و بڵێم ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لایانی کەم ئەمەیە کە هەیە ژمارەیەکی کەم لە ڕێکخراوی مەدەنی
بەڵام ژمارەیەکی زیاتر لە کەسانی تاک کە ئەیانەوێ ڕوبەڕووی توندوتیژی لەسەر مەسەلەی ژنان و کچان بنەوە هەوڵی جۆراوجۆرێن شێوازی جۆراوجۆر هەیە بۆ کارکردن خەڵکێکی زۆر زۆر هەیە لە دەرەوەی ئەم چوارچێوەیە کە ئەتوانێ پشتیوانی بکە لەم خەباتە کە ئەتوانێ کار بکە لەگەڵیا کە ئەتوانێ هەر ئەوەی کە دکتۆر چۆمان وتی کە خەباتی جۆراوجۆر لەم کۆمەلگایە ئەچێتە پێشەوە بەشێکی زۆر لە خەڵک ئەوێ موچەی هەبێ موچەکەی بۆ بگەڕێتەوە بەشێکی زۆر لە خەڵک لە بەرامبەر نەبوونی خزمەت گوزاریەکانە ئەوە تا بۆ نمونە خەڵکێکی زۆر لە بەرامبەر ئاسەوارە ناشرینەکانی پەتای کۆرۆنایە و نەبوونی خزمەت گوزاریە تەندروستیەکان دەنگ بەرزەکەنەوە و هاوارەکەن و خۆپیشاندانەکەن بەشێکی تر لە خەڵک لە ئاوارن و لە پێناو نەبوونی هیچ جۆرە کۆمەک و یارمەتیەک بە ژیانیان و بە گەڕانەوەیان واتە شێوازی جۆراوجۆری خەبات بۆ دۆزی جۆراوجۆر هەیە لەم کۆمەلگایە و خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی لەسەر ژنان و کچان و بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەکرێ خەباتێکی هەڵپێکراو بێ لەگەڵ ئەم بزوتنەوانەی تر لەگەڵ ئەم خەڵکانەی تر و گرەوەکەی لەوایە کە ژنانێکە وەک ئێوەیە و ژنان و پیاوانێکی ئازادی و یەخسانی خواز لە کوردستانە بتوانن ئەم تۆڕە دروستکەن ئەم پەیوەندیە دروستکەن بۆیە من لێرەوە بە تەواوی پشتیوانی ئەمە ئەەکەم هیوادارم کە ساڵی داهاتوو ئەو ساڵە بێت کەتیایە ئێمە بتوانین دەست بینە ئەم جۆرە لە هاوپشتی هەم هاوپشتی چینایەتی هەم هاوپشتی لەسەر مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتکە ئێمە وەکو ژنان و پیاوان بتوانین بیبینە پێشەوە من جارێکی تر زۆر سوپاسی هەردوو میوانم دکتۆر چۆمان هەردی و بەهار منزیرەکەم بۆ بەشداریکردن لەم گفتوگۆیە سوپاسی ئێوە بینەرانی کەناڵی هیوا ئەەکەم کە لەگەڵمان بوون بۆ گفتوگۆیەک بە بۆنەی کۆتایی ڕۆژی کۆتایی هێنان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان لە جیهانە بیرتان نەچێ ئەگەر ئەتانەوێ دەنگی کەناڵی هیواتان پێ بگا تکایە شێری کەناڵەکەمان بکەن لە یوتیوبەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لایکی بکەن و بڵاوی بکەنەوە و هەروەها لە کەناڵی یوتیوبەوە ئەتوانن کلیک لەسەر زەنگەکە بکەن هەتاوەکو بەردەوام بەرنامەکانتان پێ بگاتەوە هەفتانە سوپاسی هاوکارانم لە بەشی تەکنیکەکەم شەوێکی شاد بۆ هەموو لایەک زۆر سپاس. شەوێک